بەناوی خی گەورە و باڵا دەسڵاوتان لە بێبینەرانی عزیز خۆشحاڵین لە بەرنامەیەکی نوێی پامی ڕۆژداهاتینەوە خزمەتان ئەمڕۆژ کۆمەڵێک بڕگە و بابەتمان بۆ ئامادەکردوون کە هیواخوازین سەرجەمیان جێگەی سوود و ڕەزامەندی ئەوەی عزیز بێت. دانیێل زۆر سپاس بەناوی خی گەورە میهرەبان ئایزانم سڵاوتان لەبێ و باینتان باش بە هیوای تەندروستێکی باش بە هەموو لایەک سپاس بەخوا ئەمڕۆژ دەرفەت هەبوو لەگەڵ هاوکارانم لە پەیامەوە بە هاوکاری هاوکارم دانیال نورەدین کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاوازی ئەمڕۆی پەیامی ڕۆژتان پێشکەش بکەین و لە بڕگە و بابەتەکانی ئەمڕۆکەوا بۆی عزیز ئامادەمان کردووە. بابەتی ڕۆژ ئێستا کە پەتاوەرزیەکان و کۆرۆنا ڤایرۆس کەوا تێکەڵیەک و وەروە لێکچوونێک و لە نیشانەکان و لە کاریگەریەکان و وەروەها لە دەرەنجامەکانیشی هەیە لەسەر و بابەتانە دەکەین لەگەڵ پزیشکی پسپۆری بوارەکە بۆی بزانین چۆن مامەڵە لەگەڵ هەر حاڵەتێکی نەخوازرا و هەر نیشانەیەک و هەر گرفتێک لە بوونی تێکچوونی بواری تەندروستی هەمان بێ لە ماڵەوە یاخود لە شوێنە گشتەکانیش بێ مامەڵی لەگەڵ بکەین و یەکێکی تریش لەو تەوارانەی کەوا دەوانەوێت قسەی لەسەر بکەین کۆمەڵی گەنج هەساو بە پرۆژەیەک بە کارێک بۆ پاراستنی تەندروستی کەلار بەگشتی وەک دەزانن زۆربەی شار و شارەشەکانی هەرێمی کوردستان بارودۆخی تەندروستی ناجێگیرە و وەروە ڕێژەیەکی زۆر بڵاوبوونەوەی پەتا و توشبوو نەخۆشەکان هەیە بەنگە دەرمان و شوێنی مانەوە و وەروە وشیاری کەمتر بێت لەم کەخۆناغەیە پێویستیان بە زیاتر بەدەمەوە هاتن و بڵاوکردنەوەی وشیاری هەیە قسە لەسەر بارودۆخی پاراستنی تەندروستی شاری کەلاریش دەکەین و لە تەوەرێکی دریشدا وەک دەزانن وەرزی گەرما هاتوۆتەوە و وەروە گەرماش لە هەرێمی کوردستان زیاد لە پێویست هاوڵاتیان بێزار دەکات کەمی کارەبا و گرفتەکانی فێنەکردنەوە دیسان دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کەوا هاوڵاتیان نیگەران بن قەزای سێ سادقی ژێکێکە لەو قەزایانە و گرفتەی زۆر زۆرە قسە لەسەر گرێش و گرفتەکانی کەمی کارەبا و پلەکانی گەرما لەو قەزایە دەکەین. بەڵێ شوان سەرەتاش دەچین لای تەوەریەکەی بەرنامەکەمانەوەیش باز لە جیاوازی پەتایوەرزی لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنایە دەکەین زانی نیشانەکانی ئەم دوو پەتایە چ جیاوازێکی هەیەوە چی بکەین کە جیاوازەکان لەم دوو پەتایەتا بدۆزینەوە لە ئێستادا زۆرێک لە هاوڵاتیان لە دۆخێکی وادان کە بوون نەگەر پەتایەکی بەسییتیانە پەتایەکی سادیانە بێت گومانی ئەوە دەکات لە دڵڕاوکیەوەدایەکە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بێت بۆیە لەم تەوەریەماندا جیاوازی لە نێوان پەتایوەرزی لەگەڵ ڤایرۆسی کۆرۆنادا دەکەین بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر عەزیز قادر میوانی بەرنامەکەمەوە پسپۆر لە هەناویدا کاک دکتۆر زۆر بەخێر بێت میوانی بەرنامەکەمەوە کاک دکتۆر گەل لەوە دەست پێ بکەین پەتایوەرزی چییە و ڤایرۆسی کۆرۆنا چییە؟ بەڵێ سپاس دەکەم بۆم دەرفەتە بەیانی ئەو بەیانی بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام باش خۆی لە ڕاستیە پەتایوەرزی و پەتای کۆرۆنا تقریبەن جیاوازێکی بۆ شوێوە ڕاهەییان نییە وەکو علامات و نیشانەکانیان لەیەکەوە زۆر نزیکە ئەکرێ پەتای کۆرۆناش هەروەکو پەتایەکی وەرزی زۆر جار دەرکەوێ یان لە داهاتوە لەواچە هەر بێ بە پەتایەکی وەرزیش خۆی ئەوە بەحسەکان زۆر ئاماژە بۆ شتاکەن ئەو کە جیاوازە گرنگەکەی ئەوەیە پەتای وەرزی لە نەخۆشی لە خەڵکی ئەتیادیە لە خەڵکی تەندروستە لە ئینسانی تەمەنی گەنجە قەت بۆ شوێ قورسە ناگەیەکەوە بۆ کۆرۆنا هەمانە ئەوەی لە کۆرۆنایە لە بەرەوەی مەناعی ئینسان بەهیچ ناسینی نیە لەگەڵ ئەم پەتای کۆرۆنایە زۆر جار گرفتەکە زیاتر دەکا و علاماتەکانی سەریعترن و بەهێزترن و زۆر جاریش ئێمە خۆی پەتاکان زۆربەی لە بەشی ڕێڕێی هەناسە لە بەشی سەرهامانە لەگەڵ بەشی خوارەوە یعنی بڵێن ئەپەر ڕێسپارەتەری لەوە ڕێسپارەتەری پەتای کۆرۆنا چونکە مەناعی ئینسانیش نایناسێ یەکسەر زۆر جار بە سەریع یعنی پەلهاوێ بۆ بەشی خوارزیەکان و ئەکا بە ئینگلیزی پێڵێن نیمۆنیا یعنی کا بە ئیلتیهابی سیەکان ئەوەی کە لە ناو خەڵکا هەیە ئەمە زیاتر ینی جیاوازەکە پەتای وەرزی لەبەرەوەی مەناعی ئینسان زیاتر ئیناسێت هەم نیشانەکانی زۆر بەو شێوە بەهێزنین و کەم جاریش ئەگونجێت کە بیکا بە پەتای سیەکان بیکا بە ئیلتیهابی سیەکان کاتەکەشی دەوری هەیە بۆ نمونە پەتای کۆرۆنا دەوترێت 15 ڕۆژ دەخایەنێت و ڤایرۆسەکانی کە یاخود پەتای دیکە خێرا توش ببیت بەڵێەوە پێوتە ئینکیوبێشن پێریەدا ینی بەرکەوتنی کەسەکە بۆ ڤایرۆسەکە و تا دەرکەوتنی علاماتەکانی عادەتەن لە کۆرۆنایە لە 4-5 ڕۆژ یەکەم علامات دەرەکەوێت بەڵام بە شێوەیەکی گشتی ئەگە وەریگرین نزیکەی 10 ڕۆژە خایەنێ زۆر جار بەس کەوەی کەوا لە هەموو جیهانە دانراوە ئەلێ لە 2 ڕۆژ تا 14 ڕۆژ بۆ هەیە علامات دەرکەوێت هەیە لە 4-5 ڕۆژە دەرەکەوێت هەیە توای 10 ڕۆژ دەرەکەوێت هەیە زیاتریش بەس پەتای وەرزی وانە لە هەر لە بەرکەوتنەوە بۆ دەرکەوتن لەواچ 1-2 ڕۆژ خایەنێ لە کەم زۆر ئێستا با بڵین بەحکوێی پەتای کۆرۆنا لە هەرێمی کوردستان بەداخەوە بەگشتی بە تایبەتیش لە سلێمانی زۆر بڵاوە
حاڵەتێکی سەخامگیری دەرونی لای هاوڵاتیان دروست بوو هەر کەسە سەرێشەیەکی بەسیط نیشانەیەکی هەبێ ڕێنمایی بەڕێستان وەکو پزیشکێک بۆ هاوڵاتیان ئەگەر هەست بە نیشانەیە بکەن هەست بەبوونی پەتایە بکەن بەڵام ڕەنگە حاڵەتی تەندروستیان جێگیر بێ ئەو نیشانە زۆر خراپ و مەترسیانێکەوە لە کۆڤید-19 هەیەکەوە تەنگە نەفەسیە یاخود شەقیقەیەکی زۆر لە ڕادەبەدات ئەگەر ئەمانەیان نەبێ یاخود حاڵەتیان ئاسایی بێ ڕێنماییتان چێ بۆیان چۆن مامەڵە لەگەڵ ئەم بارودۆخە بکەن یان چۆن هەستی پێ بکەن کە ڕەنگە کۆڤید-19یان بێ بەڵام مەناعەیان بەهێز بێ بەڵێ پرسیارێکی جوانە بەڕاستی ئێمە لەموو دوا بێ بەڕاستی هەموو تاکێکی کورد هەموو تاکێکی گیان ئەبێ هۆشاری تەندروستی بکاتە ئاسێکی زۆر بەرز ئێمە هەر نەخۆشێکمان نەبێ ئەبێ بزانین ئەم نەخۆشیە گوازراویان نەگوازراویان ئێستا بۆ نمونار لە بینی پەتایەک و خانەخوازە شەرپەنجەیەەکە شەرپەنجە نەگوازراوەیە تو ئینسان شەرپەنجەیەکی بێ هیچ پێویست ناکە خۆی لە خەڵکی پارێزێ بۆی خەڵکیکە توشکە بەس لەو کاتە لەبەری خۆی پێویستی بە عیلاجێکی زۆروانە ئەبێ خۆی بپارێزێ لە خەڵکی بۆیە بە تاکی کورد هۆشیاری بگاتە پلێکی زۆر بەرز ئێمە هەر نەخۆشێکمان هەبێ بە تایبەتی ئەو نەخۆشانی گوازراوان ئەبێ یەکەم جار خۆ بپارێزی کە کەسی کە توش نەکەی لەبەرەوەی ئەما بێ بە بڵاوبوونەی پەتاکە و هەم زڵمێکشە بەڕاستی تۆ لە کەسوکاری خۆتێکی بە پلە یەکەم و لە خەڵکی چواردەرگەی خۆت و دوای هاوڵاتیانی حکوومەتەکەی کە لەگەڵ یاژی زایدەن ئەگە کەسێک تۆ زانین کە پەتایە بڵاوە لە شوێنەکە هەموو کەسێک پێویستە بەرامبەر ئەو پەتایەکە ئاوت برێکە یعنی بڵاو بۆ تۆ تەشەنەی سندووە ئێتە پەتای وەرزی بێ کۆڕۆنا بێ کۆلێرا بێ هەر پەتایە بێ کە بڵاو بێت جاری وا گرانتە بێ بە ئاوت برێک بڵاو بێت جاری حەماڵتە تو ئەمانە هەمووی لە ڕێگەی باسانیە گوازرێنێت لە ڕێگەی هەناسەوە بێ لە ڕێگەی خواردنەوە بێ لە ڕێگەی پیسایی و میزەوە بێ باسانیە گوازێتەوە بۆ ئەو کانیکە لەبەری ئێمەش بەرکەوتنێکی زۆرمانەیە لە مەتەمەکانە لە شوێنە گشتەکانە لە زانکۆیە لە نەخۆشخانەکانە لە هەموو شوێنەکان تەنان لێرە سیان بەرکەوتمان نێبێتەوە بۆ تاکێک هەموو تاکێ پێویستە کاتێک کە پەتایەک بڵاو بێتەوە بێ ینی خۆی بپارێزێ وەکو جیاوازی لە نێوان ئەوەی کە بزانێ پەتایە گرتوێتی یا ئەم سەرێشەی پەیوەندی بە کۆڕۆناوە یان پەیوەندی بە کۆڕۆناوە نییە کە ئەمە پرسیارەکەیە بەڕاستی کە کەسێک سەرێشەیەکی توشە بێ حتمما یەکەم جاری نیە سەرێشەی توش بووە لەوازە چەند جاری یەکەم سەرێشەی توش بوو بێ سەرێشەکانیش بە شێوەی گشتەوەی کەوا زۆر لە ناو خەڵکە بڵاو یان سەرێشەی تەشەنوجاتە پێوتە تێنشنێدێک یان شەقیقەیە ئەم دوانە زۆر بڵاون لە ناو خەڵکانی لە ئاچی هەمومان هەمان بێت یان جارە جارانها تووشی ئەم شتە بووینە ئەم سەرێشەی تۆ یان جەستە و تێک چووە ئاستەکەی لەگەڵ جاریکەیە هەر هەمان شتە یان جیاوازە لێتان ناشارین ئێمە پەتای کۆڕۆنا علامەتەکانی جیاوازن تەنها سەرێشە نییە ئینسانەکە جگە لەوەی سەرێشە زۆر شەکەتە زۆر بێتاقەتە زۆر مانەوە بۆنیش پێم وابێت لە دەست دەدا بەڵێ اینجا تای هەیە بەڕاستی ینی باسەکان هەمویان واڵن تا دەستانەوەتونۆ زۆربەی تای هەیە ینی کەم کەسێک تای نەبێ ئەوش کە ببێت تا داخڵە بێ لە خەستخانە بۆ نەوانی کە غودیان تەمەڵیان زۆر پیرن یان علاماتی تری هەیە و نەبوو بە تای هێشتا یان زۆر جارێ ئێمە شتێکی کەمانێ ئینسان ئەگە بگاتە بە حاڵەتێکی زۆر خەتەر کریتیکەڵ لەوات چ تاگە دابەزێ ئەو هەر نازانێت ئەو لە من تام نییە بەس هەستەکەم جەسەم ساردە بۆی علامەتەکانی کۆڕۆنا بەڕاستی زۆر شیدەتیان بەشیدەتن بزەبت جاری وایە بۆنکردن تامکردی نامێنێ زۆر جار ئێمە لەگەڵ ڤایرۆسەکانی ترە لەگەڵ کۆڕۆناشە علامەتی کەمانێ بۆ ناوسکی هێشێ سکچوونێ بێ جاری وایە هەر ئینسان کە نەخۆشەکەوێ ئێڵن جێبێ ڕەشانەوەی بێ ئەمانش هەر علامەتن بۆ کە ئینسانەکە نەخۆش ئەمانە لە پەتای وەرزیدا نین تا ڕادێکێ بەس وەکو وتمان لە سەرەتا ئاماژەمان پێکە پەتای وەرزی علامەتەکانی زۆر بەشیدەت نییە لاجە تۆ بە حەبێکی فولاد ئیسراحەت بکەیت بە شوری بێکەوشی شروع بە خۆیان تۆزە خەوی ئیسراحەتێکی باش بکەیت بەس لە کۆڕۆنا بەهۆ چاک ناوی بەڕاستی بە ڕۆژەی ئیسراحەت و بە دوای ئیسراحەت علامەتەکان هەر تیا ئەمێنێ ینی هەڵەسی و ئەخەوی هەر علامەتە تیا زۆر باشە کاک دکتۆر زۆر جار هاوڵاتیان گلەی و گازندی ئەویان هەیە کە بوون ئەگەر پەتایەکیشی هەبێت کە سادە بێت و زۆر لە دکتۆرەکانیش کە من ئاگادارم دانیان بۆ داناوە کە دەچێت پشکنین کە جاری باشە پێش پشکنین پزیشکانیان خودت پێ دەڵێن هەر ئەڵێ کە ئەوە مەسەرەن کۆکەیەکمە ئەڵێ کۆڕۆناتە باشە ئەمە ینی دەبێت جۆرە پشکنینێ بکرێت کە بە تەواتی دەربکەوێت کە هەڵگری ڤایرۆسی کۆڕۆنایە و لە ئێستاشدا زۆرێک لە هاوڵاتیان و زۆرێک کە ئەوی بڵاوە دەڵێن ئەو پشکنینی کە دەکرێت بە کیتەکە دەڵێن زۆربەی لە سەدانەوەی کۆڕۆنا دەرەچێت ئەمە هۆکار چییە کە بۆ شازێ بەڵێ خۆی بەڕاستی بۆ مەسەیلی تەشخیصکردن با لەو دەست پێ بکەین با نەخۆش بێ نەبێ بە دکتۆر ئێمە زۆر جار نەخۆشیەکە دێ خۆی فاسەکە کۆمەڵی فاسی کردووە گرانتای کردو هەماڵتێک کردو ڤیتامین دی کردو ئەنوانەوە فاسی کردووە لە دکتۆر چیمە کۆڕۆنامە یا کۆڕۆنام نییە
با نەخۆش بێ بۆ لای دکتۆر لەواشە ئەم نەخۆشە شتێکی تر بێ یعنی سەلەم کاتە کەسێک ناکرێت نەخۆشەی ترێ بێ بۆ هەیە نەخۆشەی ترێ بێ وانە ئەو هەر جەسەی تێکش و ئەترسێ ئەوە لەواچە کۆڕۆنا بێ بابێ بە نەخۆشی بچە بەلای پزیشکێک ئەگەر ئەتوانێ و بڕوا باشتە تاوان پزیشکەکە ڕێنمایگە کە ئەمە کۆڕۆنایە کۆڕۆنا نییە بەڕاستی لێشتا ناشێن ئەمە لە بەهار و سەرەتای هاوینە مۆسیمی پەتامان هەیە بەس پەتای هەناسەنا ئێم پەتای سکچون ڕۆژانەمانێ پەتای کۆلێرا هەبوو ساڵانی پێشوو لەم کاتی گەرمە پەتای ڤایرۆسیمان کەمترە پەتای ڤایرۆسی بۆ مەوس بۆ هەناسەنەک بۆ ڕیخۆڵەوانە بۆی لەم کاتە کە یەکێک کۆکۆ بەڵغەم و دەرزوتایە و سەرێشەیە و علاماتەکانی کۆڕۆنایتەیە ئێمە 99 یعنی لە 100 یان 99 ئێمانەی کۆڕۆنایە هەتا یەکلایەکەینەوە چونکە لەبەر لە هەموو جان ئەم پەتا بڵاوە ناگونجە لە وەرزی هایندا مەسەلەن لەرزوتا هەبێت کۆکەیەکی زۆر هەبێت بۆ ناکرێت بەس گەنجێک لەواچێ بە 3 ساڵ پەتای نەگرتەکە لە هیچ وەرزێکە ئێستا لە پڕ تووشی پەتایە بۆ بەبێەوەی سەرمای ببێت بەبێ گۆڕانکاریی وای کرد بێ مۆسمی گەرما و سەرمایەوێت ئەوەیە ینی گومانەکە ئەوەیە وا بووڕەنگە مەترسی لە دەوروبەریشی کەمتر بێتەوە خۆشی خۆش پارێزی خۆگەر واژ نەبێت زارێکی نەکردەوە پەرچێتە ماڵ ئێمە گریمان پەتاکی وەرزش بێ گرتوێتی ڤایرۆسی یەکە لە ڤایرۆسەکانی تر بێ لەواجە ڤایرۆسی باڵندا هەبێت لەم کاتەیە تێکەڵی ئەم ڤایرۆسی بێ من نەزانین چونکە ئەڵێ ئەگەر کۆڕۆنا و بۆکن یان ڤایرۆسکی تریش دۆزەوە لە فاسەکانە بۆ ڤایرۆسی پەتای ڤایرۆسی باڵندەیان بەراز دۆزەوە هەر دەلال لەوەیە کە کۆڕناش نەبێ بۆ هەیە کۆڕناش بێ ئەوش لەگەڵا سێرەڵدا بێ شتێکی تازەشی حەزەکەمەش هەر بڵێم بەتەمان عنیسا لە بەریتان لە ئەوروپایان لە بەریتانە وڵاتە ئەوروپیەکان دەستیان بۆ کردووە لێسەوە پەتای وەرزی کوتام بکەن هەلێسەوە چونکە بۆی هەیە لە مانگی نۆدا پەتای وەرزی کە دەست پێکاتەوە ئاتەن لە پاییزە دەست پێکاتەوە تێکەڵ بێ بە کۆڕۆنا دووبارە بێکەوە تاکە بە قورسی بێتەوە بۆ ئێمانە لەواشە ئێمە بە لوقاحی پەتای وەرزی تا ڕادێک ئەگەر ڕێگر نەبین لە بەردەم کۆڕۆنا تاوان ناتوان ڕێگر بن لەبەر ئەو ڤاکسینیان جیازە بەڵام هیچ نەبێگە کەسەکە توش بوو تووشی هەرکی نەیەوێتەوە زۆر باشە وەڵام من بە پرسیارەکەی یەکەمم دووەم جار بیکەم بە پرسیارێکی تر لێرە دێتە پێشەوە ئەلبەت ئەوە پەیوەندی بە پسپۆرەکەیەوە نیە بە هەروەکو معلوماتێک بۆی بینەرانیش ئەوەندەی زانیاریتان هەبێ بێت ئەو لێکۆڵینەوەی لەسەر کۆڤید-19 کراوە هیچ عیلاجێکی هەیە لە قۆناغی کۆتاییا بێ نزیک بێت بۆی بگاتە دەستی کەس هەروەکو زانیاری گەردعلاجەکەی پێکوتەکەی هیچ هەبووە ئەوەی لە جیهانە هەستان پێ ڤاکسینەکە بەڕاستی مەحاڵەوە بە ئاسانی دەستکەوێ من ئەوەی خێمەوە وتان ئێژی 5 ساڵمان کردو بە 18 مانگ یعنی ساڵۆنیەک ئەتوانین ئەم بگەنە نەتیجە خۆ دەزانانی ئەمریکا و سین و بەریتانە لەگەڵ رووسایە ئەم چوار وڵاتە بە پلەیەکەم زۆر لە منافەسێکی گەوران بۆ دروستکردنی ڤاکسین هەم لە ڕووی سیاسیەوە هەم لە ڕووی اقتصادیشەوە و هەم لە ڕووی تەندروستیشەوە بۆ سێلایەکەی سادەی هەیە بەڵام تا ئێستا هیچ هەن نەگەشتنەوە هیچ نەتیجەی لەبەرەوەی ئەو ئەنتیبەدیانەی کە دروست ئەبن دژی کۆڕۆنا کە لە باسێکی تازە جار 20 مایل زیاد لە 100 عنی ئەنتیبەدیە بۆ تۆ ناتوانیت چ ئەنتیبەدیە بە تەواوەتی 100% توانێت کۆنتڕۆڵیکە جاری وهەیە سەم فاسی مەناعیکە خەڵکێکە ئەمەی کە تۆ باسەکە ڕاپێتکیتەکە ئەمە ئایجیجی و ئایجی ئەمە شەر نیە ئەمە 100% لە کەسێکا دروست بکە کۆڕۆنا بگرێت ئەمە بەڵێن علاماتە بۆی کە مەناعی دروست کردووە بەس لەواچە مەناعی تریش دروست کات ڕێگەر بن بۆی ڤایرۆسەکەی توش بێت و جاریکە کە ئەو دوانە نەبن دکتۆر ئەگەر پەتای دیکەی هەبێت ئەو پشکنینە دەرێخات ینی دەڵێت کۆڕۆنا یان کۆڕۆنانیە ئەگە پەتایەکی دیکەی مەسەن کۆڕۆنای نەبێت خۆی ڕاستەکەی یەکەم فحص نابێت ئەو سیرۆلۆژیە بکەیت ئەوە پێوتە سیرۆلۆژی ینی بۆ مەناع بکەیت عادەتەن من هەر لە باسەکان خوێندومەتەوە یەکەم فحص نییە بۆ نەخۆش بکرێەوە بۆیە زۆرجار کە توی بۆ کەسێک لەواچە پۆزیتیڤ دەرچێت لەواچە علامات یعنی نەخۆشەکەیشی نەو بێ تێپەڕانە بێ یعنی زیاتر بۆ ئەوە کرێت کە کەسێک دوای ئیلتیابەکە کۆڕۆناوی گرتووە بۆ مانگێک یان 3 هەفتەی توش بۆی سەنا جەستەی باش و علاماتی نەماوە جارێت تۆ بۆ پلازما یان هەر بۆی بزانین کەم تێپەڕانوە ئەو فاسی مەناعی بۆکە یەکینا ئەو بۆ تەشخیصکردن نیە لە ڕاستیە زۆر باشە دکتۆر ئەگەر زۆر ئەو پرسیارش دووسە بێ فحسەکانی کۆڕۆنا ینی کۆڤید-19 چۆن تەشخیص بکرێت هەیە بە سیتیسکانی سیەکانی هەشا لە ڕێی ئەو سمپڵ وەرگرتنە لە دەماغەوە هەشا لە ڕێی خوێنەوە لە خوێنی شەوە کرێت مەسەلەن فحسی کۆڕۆنا بکرێت تەشخیص ئەخ لە خوێنە ئەو سیرۆلۆژی کاک دانیێل باسی کرد ئەوە وتمان بۆ تەشخیص نییە ئەوە زیاتر بۆی بزانین تێپەڕانویانە مەناعی دروست کردویانە شەرتیش نییە ئەگەر ئەوەی نێگەتیڤ بێ ئەوەتەوەی خوێنەکە بۆ دوای ئەوە زیاتر بۆ دوای کۆڕۆناکە خۆی چۆنە ئەم ڤایرۆس کاچێتە لە شەیەکێکەوە وەکو باسمان کرد لەواچە لە 120 علاماتیان نەبێ کە علاماتی نەبوو تۆ کاتە لەواچە بەکەم فحص بتوانین ئەم نەخۆشە تەشخیص بکەیت سیتی سکان
ئەوە مێ بڕۆمە سەرەوە کە تۆ ڤایرۆسەکە تووشە بێ جاری وایە علامەت نییە مەرحەلی دوای علامات دەست پێکە یان تۆ علامات نییە و دوای دەست پێکیان هەر علامەت نابێ چون دوو نوعمانە یان علامات هەر نابێ هەر نایبێ هەش علاماتی نییە توش بووە فاسی لوتەکەی بۆکەی ئەوەی نێزەڵ سوابەکە پۆزتیڤە دوای چەند ڕۆژ لاچە علامەتەکانی تری دەست پێکە سیتی سکان چ کاتێ تۆ بۆ نەخۆشکەکەی ئەبێ بکاتە مەرحەلی ئەوە کا بگا بەلتیای بیستیەکان ئەگینا نەخۆشی ئێستا سیتەکەی بۆکەی پاکە ئەڵێ دوکتۆر من کۆڕۆنامیان نیمە ئەڵێم ناتوان بەمە قرار بم کۆڕۆناتیانیتە وادەم ئەو پاکەمانەی ئەوەی لە سنگتی نەداوە بۆی هەیە لە لەشتا هەبێ ڤایرۆسەکە لەواچە بەس لە چبێتە ناو خوێنتەوە لەم بەشی سەرۆیکەوە پێم هاوتی لە بەشی سەر ئەپەڕ ڕێسپایرەتەریە بێ لە قورب و لوتوانە بێ زۆر باش کەواتە دکتۆر ئێستا بۆ یەک فاز ناتوانین قرابێ لەسەر یەک فاز بڵێ ئەمە کۆڕۆنا یان نا ئێستا با بڵێن کەسێک دوو کەس هەڵگری کۆرۆنا ڤایرۆسن یەکێکیان بەڕاستی زۆر بە نیشانەکانی زۆر بەوازەحی لێ دیارە هەستی پێکردووە و تایەکی زۆر و هەمووی ئەوەی کە باسکرا کەسێکی جەسڵەن وەگەوەی هەر بەخۆی نەزانی مێشە میوانی نیە ئەم دوانە لە گواستنەوەیان لە گواستنەوە لە نەقلی ڤایرۆسەکە فەرقیان هەیە بڵێ طبعا لە بینی کەسێک علاماتی نەبێ لەگە کەسێک علاماتی هەبێ بۆ خۆش و بۆ بڵاوبوونەوە هە فەرقی هەیە بۆ ڕوو نەکەمە چۆنە بۆ من و تۆین تۆ علاماتە تێ من نیمە من بۆ بڵاوکردنەوە بۆ خەڵکیکە زۆر کەمی گوازمەوە بەس مانە ئەوەیە ناگوازرێتەوە تەمەەوە باسی لەسەر کرا کە ئەوانی علاماتیان نییە زۆر بە دەگمەن گوازنەوە زۆر بە دەگمەنی گوازنەوە بەڵام دوای ئەوە تقریبان قسەی لەسەکرا تۆزە دەرێنەجا مۆزۆ لەبەری خەڵک واکە دوای خۆپارێزینەکە ئێمە وتمان مەرحەلەیەکە پێش علامات دەرکرد تۆ نازانین ئەمانێکیان وانە لاچە من علاماتم نییە تا 5 ڕۆژەکەم بەس لە دوای 5 دەست پێ بکە بۆی ئەم مەرحەلەیەکە علاماتم نییە مانە ئەوەنم ڤایرۆسەکەم علاماتم نییە مەرحەلی پێش علامات دەرچوونەکەیە کە ئینکیوبیشن پێرە دەکەێت بەڵێ کە تۆ علاماتت هەیە زیاتر گوازیتەوە لەبەری تۆ کۆکەت هەیە پژمەت هەیە ئەمانە پارتیکڵی ڤایرۆسەکە و جینۆمەکەی زیاتر گوازیتەوە بۆ خۆشت لە داتۆ تۆ مەناعەکی باشتر پێیاکەی من کەمتر بەیاکەم ئەو جیاوازیە شەهرەم چۆن بووی بینەرانی شتێک ئەواتە ئەوەی نیشانەی هەیە گرێ سپاس بۆ کە بە قورسیە گرێ کە چاک بوو ئینشاڵڵا تێپەڕن مەناعەکی بەخۆتر بەخۆتری لەوەی کە بەڵێ ئەوانە بۆ پلازماش باشن بەخشن نەک لەوەی کە علاماتی نەبێ چونکە لەوەی چ علاماتی نەبێ زۆر مەناع ئەگەدارنەوە بێتەوە زۆر مەناعی دروست نەکرێەوەی بەسەوەی کە علاماتی و ئیلتیابی سێکانەوە پلازما شۆرەگرێ و بە قورسی گرێ زۆر ئەوانە مەناعیان بەخۆتر لە کەسێک یانی بۆ خۆیان بەڵام شتێکی کێشێک کە ناخۆشە هەڵکی ناخۆشە دوای 2 مانگ بۆ 3 مانگ بەڕاستی مەناعی ئەم ڤایرۆسە بەرە کۆتاییەوە یان زۆر دابازێ بەڵام ئەوەی کە خۆشبەختی تا ئێستا ڕێژەی توشبوونەوە کەمە واتە دووبارە توشبوونەوەی کەسەکە زۆر کەمە زۆر کەمە نەک نییە کەمە ئەوەش کە گدێتی بە سوکی کردوێتەوە یعنی بۆنە کەسێک داخل بۆ لە خەسانە و چۆتە عینایە دوای 2 مانگ لەواچە توش ببێتەوە بەس بە سوکی باشە دکتۆر بۆ ئەم ڤایرۆسەوە ئەکات کە مەناعی زیاتر پێیا بکەدانی هۆکار چییە کە بەو شازەیە ون لە پەتای دیکەیە هەموو شتێوە کە ئەنتیجینە چێتە لەشیتەوە ئەنتیبەدی دروستە هەموو ئەنتیجینە ئەم ڤایرۆسە بێ بەکتریا بێ هەر شتێکی کە چۆ لەشیتەوە ئەنتیبەدی بۆ ئەو شتە دروستە بێ ئێتر لە دانەیەکەوە تاقسەد دانە ئەنتیبەدی دروستە بێ کەواتە دکتۆریانی ئەو هەواڵە گەرچی ناخۆش بوو بەس ئەبێەوە هەواڵێکی خۆشیشمان پێوی بۆ یەکسان بێتەوە ینی ئەگەر هەیە توشببوویەک چاکبوویەکی کۆڤید 19 دوای چەند مانگێک بیگرێتەوە بەڵام بەپی ئەو لێکۆڵینەوە زۆر کەمن ئاسانترە ئیگرێ ئەوەی شکایگرێت زۆر بە سوکتر ئیگرێتەوە ئەو هەواڵ خۆش ئێستا من نمونە لەبەردەست هەیە کە هەبوو هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بووە وەزەشی زۆر خراپ بووە ئەوەی کە لەگەڵ یا بۆ خزمەتی کرد و بەرکەوتنی هەبوو لەگەڵ یا توش نەبووە تا هەڵگری ڤایرۆسەکە بەڵام مەبەستم لەوە ئەوەیە کە ئایا جیاوازی هەیە لە کەسەکانە کە ئەو ڤایرۆسە توش ببێت یاخود هەڵگری ڕوونکردنەوەی زۆر هەبێت و قسەش زۆر هەڵەگرێت بەڕاستی لەواچە تا ئێستاشێک لای نەکراوێتەوە بەڵام بەشەی گشتی بەم شێوەیە من و تۆ لە ماڵەوە بێکەوەین یان ژن و پیاوە بێکەوەن یەکیان توش بوو یەکیان توش نەبووە وانە یەکەم ئەبێت تۆ لێکۆڵینەی تەواو بکەی ئەم کەسی کە توش بووە کۆڕۆنای 100% کۆڕۆنایە ئەمی کە توش نەبوو ئایا فاسی کردویان نەکردووە لەواچێ فاسی نەکردی بێ ئەڵێ من توش نەبووم وتمان کە فاسی نەکردێت دەلالت لەوەیە کە نەخۆشەکە توش نەبوو بێوانە کەسەکە و ئایا ئەو کاتێک کە ئەڵێ توش نەبووم تۆ متابێم کەسە بکەیت 2 هەفتەی ببینێتەوەوانە لەواچە دوای علاماتی تا دەرکەوێت بۆی بێ فاسی بۆ بکەیت بۆی دڵنیابی هەڵگران هەڵگرنیە لەواچە هەڵگر بێ یا لەواچە مەرحەلەی پێش ئەوە بێکەوە علاماتی تا دەرکەوێت زایدن سێمیشان ئەگەر هەر ئەو دوانە هەر ڕاست دەرنەچوون ینی علاماتشی بۆ دروست نەبوو فاسیشی بۆ کرد نێگاتیڤ بوو هێشتا هەر ئەگەرێکی تر هەیە ئەگەرێکی تریشەیە ئەگەرێکی تریان لەواچە ڤایرۆسەکە لەما هەبێ بەس بە فاس نێگاتیڤ دەرچوو بێ خۆزدانی ئەمە فاسکانمان 100% نێنیشان فاسی لوتەکە فاسی خوێنەکە بۆ سیتیسکانیش لەواچەم کەسە چونکە علاماتینەوە بێ فاسەکەشی تایتەرەکەی زۆر بەرز نەبێت دەرنەکەوێتە ئەگەری چوارەمیشان ئەوەیە لەواچە کەسە گەتی بێت شی و پەڕانە بێتی خۆی هەر مەناعی زاڵ بێ بەسەرا و
ئێستا لە چیان شێوازێکی گشتی چه جۆر پشتینە بەکارێن بکە بۆ دەرکەوێت شازی گشتی ئەوەی کە لای ئێمە و لە عالەماکرێ نێزڵ سوابەکە لە هەمویان بەخواترە ئەو پیسیارەکە ئەو لۆدی ڤایرۆسەکە لە دەستما پێوی ئەڵێ ئەو نێ ڤایرۆسەکان زۆربیان بۆ سەڵاسە پێوریان لێرە هەیە جۆر بۆنەوانی کە بەدیەکان ئەی دزوانش تا ڕادێ هەر ئیش لە سەروا ناکەیتەوە بەڵێ لێرە هەیە کە لە سلێمانی هەیە لە ڕانێ هەیە لە کەلار هەیە شارەکانی کەشەکە نابێن بۆ سلێمانیا بۆ نزیکترین قەزا لێ بۆیانەکەن کاتێکا دکتۆر لێرە دوو پرسیار هەیە بەس ئەگەر کەسێک هەڵگری چاکبووی کۆرۆنا ڤایرۆس بێ بەڵام بەخۆی نەزانی بێ نیشانەی نەبوو بێ تا چەند مانگ دوای ئەوەی ئەگەر بچێ لە ڕێی خوێنەوە شیکاری بۆ خۆی کا بزانێ مەسەلەن ئەم مەناعەیەکی هەیە و یاخود ڤایرۆسەکە لە خوێنێ هەبوو چاکبووەوە تا چەند دوای ئەوە بچێت دەرەکەوێ یاخود ئەگەری هەیە کاتی بۆ دیاری ناکرێت ئێستا من نەتوان بڕۆم فاسی سیرۆ لەجێ بکەم ئەگەر پۆزتیڤ دەرچوو یەکی لە ئەگەرەکان ئەوەی کە من هەڵگر بوو بێتم و پەڕانە بێتم یعنی چەندێکی بەسەرا تێپەڕێ هەر دەرەکەوێت بۆنەوە وتمان دوای سێ مانگ مەناعەدا بەزێ بەتە پرسیارەکە بەم شێوەیە بۆ مانگی دوانزە گرت بێتم و بەڵام بەخۆم نەزانی بێ یاخود پەتایەک هات مانگی دوانزە زۆر قرس و زۆربەی هاوڵاتیان گرت بەڵێ گومان هەیە لەسەر هیچ پشمینێک نەکراوە بۆ نمونە سمپڵێکی مانگی دوانزە کەوا بە خەستی کۆرۆنای بڵێن پەتای گرتووە شیکاری بکەن لەگەڵ کەسێکا کە بڵێن چاکبووی کۆرۆنا ڤایرۆس نەتیجە لە ڕێگەی بەحسەوەی زانیت و لە ڕێگەی سیستەمێکی تەندروستی باشیشەوە ئێمە سیستەمی تەندروستی لە خۆم بەڕاستی خۆت زانی لە ستا هەشتای پێکی کەوتووە ئەوەی لە ستا بیستەکەی بەس بۆ کۆرۆناکە ئیشەکە و دوو ئێمە شتێکی کەشماوە ئێمە لە مانگی 12 گردبێت ئەو مانگی حوتە لەواچە گردبێت و پەڕانە بێت و مەناعەکەش نەمابێ هەنێکەکە دەرچێت بۆی بەڕاستی بەحث بکرێن لا ئێمە چونکە فحسانە نەکراوە تا ئێستا و بەڕاستی سیستەمی تەندروستی لای خۆمان و لاهانە وڵاتی کەشکە دواکەوتون و یان ئەیتمان بە سەح نادرێ ئەبێ ئەمە هەر دوای خەڵک بکرێن ینی ناتوانین ئێمە پێش عالەم بکەین بڵێن ئێمە لا ئێمەشە بۆ کۆرۆنا بەگریمان ناتوانین داینێ بەس ناتوانین سەڵات زۆر باشە کاک دکتۆر دەوترێت منداڵان کەمتر هەڵگری ئەم ڤایرۆسە لەمە تا چەند ڕاستە بڵێ وایە مناڵان کەمتر تووشە بن کە تووشە بن علاماتیان زۆر ئاسانترە هەرچەند من اختصاصی خۆش منێ بەڕاستی بەسەوەی کە لە بەحسەکانە خوێندومەتەوە من وەکو خۆم نەخۆشی مناڵم نەبینیوە پرسیام لە دکتۆرەکانی برادەم کردووە هەنێکیان ئەڵێ ما نەخۆشم تا ئێستا نەبینیوە کە عادیشی هەو لە داوامەکە لە خەسانەوە لە من کەیسم نەبینیوە زۆر یان هەر بە دەگمەن کەیسێکە گومانم کردوێ وەگەڵێن ئەوانی کە تووشیشە بن علاماتیان کەمەوە لە ناو خۆشانە گواستنیان کەمترە و کەمترش نەقلەکەم بۆ گەورە هەم لە ناوخۆیان هەم بۆ گەورەش و من ئەوەی ئاگەم لێ بوو لە سین باسێکی گەورە کرا ژمارەی زۆر نەخۆشی تا بوو لە سەفرەوە بڵێن لە سەفرەوە تا 19 ساڵ مردنی تیانە بوو تەوانەوە شتێکی هەڵی خۆشە بەڕاستی زۆر باشە دکتۆر دیسانەوە ئەم پرسیاریان تەنها وەکو بۆچوونی خۆت باسکردن لە کۆڤید-19 دەبێت باڵپشت بە هەموو لێکۆڵینەوەیەکی زانستی بەڵام بامیان هەر بەرچاو ڕوونیەک وەکو بۆچوونی ئەزمموی خۆت لە مانگی 11 پەتایەکی زۆر پرزا بە پێی تەجروبەی کاری پزیشکی هەبوو لەگەڵ ساڵانی ڕابردوویان ینی هەستان خۆشتان پزیشکەکان هەستان بۆ جیاوازیە کرد هێشتا کە زۆر مۆزوعی کۆڤید-19 لە ئارادا نەبوو کاشان ئێمە نازانین وەکو پێمەتی لەبەرەوەی هەم باسی علمیمان نیە هەم فحس و ئەوانەمان زۆر نییە بۆیە هەیە هەرێکی لە ڤایرۆسە بە قوتەکان بێ کاتەگرت بێتمان ئێتر بۆنە H1N1 بێ ئەو ئەڤیان فلو بێیان سواین بێیان ئەم کۆرۆنایە بێیان کۆرۆنایەکی تەمە خۆ کۆرۆنا کۆنا لە 2002 هەیە ئەمە حوتە مناڵێتی لە هاچەیە کێشی لەدایک بێ هەر ئەم کۆرۆنای خۆشی لە پرۆتینەکانە گۆڕانکاریی کرد لە مانگی 5 تەمان ئەمەی لای خۆمان شەپۆلی دۆمامە بۆیە ئێسەوەی کەلار من ناڵم بەڕاستی لە ڕێی علمیەوە قسەی ناکەم بەس گومانەکەم ئەمەی کەلار ینی خۆی با لە شەپۆلی سێم چونکە کەلار لە کۆتای ڕەمەزانەوە نەخۆشی تیا و هەر زیادەکە تا شەپۆلی دۆم و دانەمرکاوەتەوە یا بەرەو شەپۆلی سێمە ڕۆنەوە چونکە لەواچێ ژمارەکە جیاوازیەکە لە کەلار و شوێنەکەینکە سەکو بزانانی یەکەمجار لە 5 زیاد سریالدا ئەو شەپۆلی دۆم بوو دوایاتە سلێمانی لەگە کەلارە بەڵام ئێستا سلێمانی 5 تا ڕادێک جێگری بەخۆ بینیوە بە حکمی نەخۆشە بین وانی کە ئەیگرن بە سوکتر ئەیگرن تەمانەوەش بۆ ئەو گۆڕانەوە لەواچێ بڵاوبوونی سرێتر بێ بەڵام قورسی لۆری تەندروستیانی زۆر قورسنەوە بێ بەس ئەمەی کەلار بەڕاستی یا شەپۆلی دۆمەش تا دانەمرکاتە هەر بەرەو لوتکارەوە یا لەواچە خۆی لە شەپۆلی سێم دابیان گۆڕانە ڕووداوێ بەڵام ئێمە نازانین فاسانە بکەین کەواتە دکتۆر کە بۆ نمونە ئەو وەجبەی دووەمە یاخود با بڵێن شەپۆلی دووهەمی هاتنەوەی کۆڤید-19 لە ئەنجامی ئەوەی خۆنەپارێزیەوە بوو یا با بڵێن بۆیە پێوترێ شەپۆلی یاخود خودی ڤایرۆسەکە جۆرەکان گڕوتینێک بەخۆی ئەداتەوە و بەهێزتر ئێتەوە مەیدان ئەوەش هەڵ لە ڕێی علمی قسە بکەی جیاوازە
بۆ بۆچنی خۆش ماقسەکەن جیاوازە چەند بۆچنی خۆیان لە ڕووی علمی و قەت بەراورد ناکرێت ئێمە زین لە مانگی چوارەوە لە ناوەڕاست چوارەوە نەخۆشی نەما ئەیلان کرا لە زۆربەی شوێنەکان کە نەخۆشی کۆڕنا نەما ئەتر لە دەوروبەری جەژن دەستی پێ کردن تقریباً نزیک 20 ڕۆژە 25 ڕۆژە نەخۆش هەر نەبوو ڕاستێکە نەخۆش لەو ماوەیە نەخۆشیش بوو بێ یا هەڵگر بوو بێ هەر ئەیپەڕێنێ بە 20 ڕۆژ زۆربەی باسەکان واڵێن ئەڵێن نەخۆشەکە نایمێنێ و باسی سەرەڵدانەشمان کرد سەرەڵدانەوەش لە نەخۆش ئەگەر توش ببێ و دوای جارێکە توش بێتەوە دووسێ مانگە خیانێ دووبارە توش بوونەوە من باوەڕمە بەرکەوتی تازە بێت توشمان بێت و شەپۆلی دووەم بووبێ و هەم بە گۆڕانی ڤایرۆسەکە هەم بە بەرکەوتی خەڵکی تازە نازم من ناگەدار بم خەڵک لە ئەوروپا و ئێران و شانە بەرەو بۆ جەژن هاتنەوە لەوا چێک کەڕەنتینە نەکرابێتن یان دوای کەڕەنتینە هەر هەڵگر بێت خەڵکی تیان توش کردوێ بەس من بە بۆچوونی خۆم بەرکەوتنی ئەوەی جەژن تازە بوون زۆر باش کاک دکتۆر سەبارەت بە تازە بوو یان ڤایرۆسی چونکە لەگەڵ ئەوەی پێشا زۆری فەرق بڵاو بوونەوەکەی ڕێژەی مردن ئێمە زین ئەوانی پێش و کە توش من ژمارەکە زۆر کەم بۆ ڕێژەی مردنەکانی زۆر جێگومان بوون ئەم ڤایرۆسە خۆشی دەگۆڕێت ینی تاوان دریفتەکە شفتەکانی پرۆتینەکان ئەگۆڕێ پێڵن میوتێشن خۆمان ئەوانی هەر ئەڵێن میوتێشن بەس خۆی پێوە دریفت و شفتە کە پرۆتینەکانی گۆڕێ منعاسی لێ تێکەچێت سەر ئەو کە گرتی بێشت ئەو ناو تازە بگریتە لاچە مناو هەنێ ئاشای لەگەڵا بکە بەس بە تەواتی نەتوانێت کۆنتڕۆل بکات. کاک دکتۆر سەبارەت بە چاکبوونەوە پەتایەکی وەرزی چەند ڕۆژی دەوێت کە بە تەواتی چاک بێتەوە ڤایرۆسی کۆرۆنا هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا چەند ڕۆژی دەوێت؟ پەتای وەرزی چەند ڕۆژێکی کەم یعنی لە هەفتە کەمتر هاتن چاکەم ئەگەر نەبێ بە مزاعفات بۆ نەبێ بە ئیلتیابی بەکتریای سم یا خۆی نەبێ بە ئیلتیابی جارێ لە پەردەی مێشکەدا جارێ وایە لە هەل مێشک لە دەماغەدا جاری وایە لە شوێنی کادا بۆ نەجارە لە لیکەڕژانەکانەدا جاری وایە لە ئەندامێکی کە ئەدا ڤایرۆسەکە ئەوانە زیاتر خایەنە جارێ لە پەنکریاسەدا ڤایرۆسمانە لە پەنکریاسەدا بەس پەتاوەرزەیە کە هەمانە خۆی ساڵامەکە تووشە بین بە چەند ڕۆژێک چاکە بنەوە بەس کۆڕۆنا وانێ کۆڕۆنا مەراحیلەیە وتمان ئەوەی کە ماڵت و مۆدریت سڤیر و کریتیکەڵەیە ئاتە ماڵت و مۆدریت ئەوەی کە ئیلتیابەکەی لەسەر یان تۆزێکسیەکانی کردووە ڕێژە ئۆکسیجنی دانابەزیوە زۆر شەکەتنەوە پێویستی بە خەسان و داخڵبوون نییە عیلاجی زۆری ناوێ ئەمە عادەتەن بۆ 2 هەفتە چاکە بێتەوە لە دەوروبەری 2 هەفتە ئەوەی کە داخڵە بێت سڤیرە و جاری وا عینایی ئەوێ یان کریتیکەڵەکان بەڕاستی ئەمانە زیاد لە 3 هەفتە 4 هەفتەیانێت تا چاکە بنەوە ئەوش بەمەرجێ عیلاجی باشی بۆ بەکاربێنێ و وەڵام باتەوە. زۆر باشە دکتۆر لە ڕووی زانستیەوە ئەگەر کەسێک هەڵگری ڤایرۆسەکە بێت واتە من ئەگەر فەحس نەکەن بۆم هەر خۆم ڕەنگە بەخۆم نەزانم کە هەڵگری ڤایرۆسەکەم منیش هەر وەکو ئەوانەی کە نیشانەیان هەیە خولی مردنی ڤایرۆسەکە لە جسمی منە یاخود دروستبوون و تێکەڵبوونی لەگەڵ مەناعی جسمی منە هەردوو هەفتەی پێویستە یا زووتر کەمتر لەو حاڵەتەی تر مەسەلەن لەبەر من هیچ بۆن هیچ نیشانەیەکم نییە یعنی هیچ بەڵام ئەگەر فەحسم کە ڕەنگە پۆزەتیڤ بم چەندی پێش ئەم خولە بەڕاستیەک لای نەکراوەتەوە لە ڕووی علمیەوە بەس وەکو باوەڕ وایە کەمتر بخایەنێت ئەوەی کەوا هەر هەڵگر بێ و ڤایرۆسەکە کۆنتڕۆڵکە لە لەشخوا ماوەی کەمتر لە لەشا ببینێتەوە لە نایبات جای کۆنتڕۆڵیکە یا ئەگەر بشمێنێتەوە لە لەشە ڤایرۆسەکە یعنی توانێت نەماوە خەڵکە تووشی نەخۆشی پێیان خۆی نەخۆش بکاتەوە کەسەکە بەس زەڵێک لای نەکاتەوە بەس ئافەن کاتە بە شوێکی گشتی کاتێک کەسێک بێتە هەڵگری ڤایرۆسەکە بۆنەوە لە بەرکەوتنی یەکەما ڤایرۆسەکە تێدە جسمتەوە ئەگەری ئەوە هەیە بۆ منە هەر بە خۆت نەزانی وەکو باس ئەگەر کاریگەریت لێ بکە دوای چەندێک ئیتر تۆ نیشان لێ دەرەکەی بۆ نمونە ئەمڕۆ من ئێستا ئاوە کۆرۆنایتەیەوەی خۆم دوای چەندێک ئەگەر باڵێن کەسێکی لەسەرتاوە لە 2 ڕۆژ بۆ 4 ڕۆژ ئەمە کاتە زۆرەکەیە بەس ئەوەی کەوا زۆر هەیە 4 بۆ 5 ڕۆژ یەکەم دەست پێکە ئەلام ئەوە تەبەن چۆنە ئەلاماتی لەرزوتایە بێ لە شێشە و سەریەشە و بێتاقەتی و شەکەتی و لەواجە سچوونێکی دەست پێکە پێشەوەی تاوشتەکەشی بێ زۆرجار ئەلاماتی جیایتیانی ڕیخۆڵەوانە زووتر دەست پێکە لەوەیکەوە لە سیەکان بە بەس لە مەرحەلی سیەکان هەفتەیەک هەیە تا دەست پێکە یعنی من زۆر نەخۆش کە دێت هەفتەیەک بێت و ژوێڵین کاکە هەفتەی دومت لە بەردەم تا خۆپارێزیە بۆی نەگاتە سیەکانت بۆی لێو پێز نەکە خراپترین کات هەفتی دومە ئەلاماتی سیەکان دەست پێکە و ئیلتیابەکە لە سیەکاندا کەم نەخۆشە لە هەفتەیەکە مەسە لە سیەکانی بە ئەگە علامات دەرکەوێت ئەگە دەرنەکەوێت جیاواز زۆر باشە دکتۆر شتێکی دیکە هەیە کە بۆ منە کەسێک هەڵگری ڤایرۆسەکەیە هیچ نیشانەیەکیشی نییە و زۆر تەندروستیشی باشە ماشەڵ دەچێتەوە ماڵەوە ئەوە دوایش کە دوای ئەو مدەتی کە باسی کرد تێدەپەڕێت و چاک دەبێتەوە ئەمە تا چەند کاریگەری خراپی دەبێت لەسەر خێزان بۆ منەکە خۆی وەکو پێشتی ژاماژان پێکرد لەوانەیە
بەرگری لەشی بۆ شێوازە بێت کە هەستی پێ نەکرێت یاخودی نیشانێکی نەبێت ئەمە کاریگەری دەبێت لەسەر خێزانەکە بوون خێزانی کەسێکی مەترسی هەیە کە هەڵگری و ڤایرۆسە بێت تووشی نەخۆشی دیکەی بکە یاخود زیاتر لی خراپ بکات لە ڤایرۆسەکە تو پرسیارەکە وابانی کەسەکە هەڵگر بێ هەڵگر بێت بۆ کەسە نزیکانی چەند تاسیری بەڵام خۆی هیچ نیشانێکی نییە زۆر طبعا ئێمە باشین شتەوەی کە کرا لە عالەمالانە وڵاتە کرا کە ڕێژەی دانیشتوانان کەم بوویان توانام زۆر بوو تا ڕادە ئەمریکا کەیەکی لە وڵاتە بەقوتانە بوو کە ڕێژەی فاسی زۆر بوو خۆ لە ئەمریکا هەمووی داخڵ ناکرد کە ئەوت ئەوەنم ڕۆژانە بۆنە 50,000 پۆزتیڤە لە ستا 20 داخڵ کرد لە 20 کەمتر هەمووی داخڵ ناکرد هەرچەند لە ئێمە یەکەم جار طبعا سیستەمێکی غەڵەت بوو تا ڕادێ هەر کابرا کۆرونا بە یەکەم فاسیشی نەگەدە بە هەر گومانایی بە هەر داخلیانەکە علاماتی نەبووە وەکو لە تەلەڤیزیۆن بینیمان بەڕاستی کۆمەڵی وێنی ناشرینمان بینی ڕاستە لەواچی حکومەت ئەو شتێک کردووە زۆر باش بوو کە بڵاو نەبێتەوە بەس وڵاتەکانی کەم شتیان ناکرد چونکە تاک لەوێ هۆشارترە بەڕاستی ئەوەدانێ ناشارینەوە من ئێستش بەیسشەوە کەس و کار و برادریشتە بێن دکتۆر کاکە فشێ کوڕاڵم من لە وەزەکانانی تو بۆ منەڵێ فشەیە من ئەهلی عیلمەکەم خەڵکی ئێستش هەر باوەڕی پێ نییە بۆیە ئەم هۆشاری تاکی ئەمە لەگەڵ کەسێکی ئەوروپی ئەمریکا فەرقی زۆرە خۆ خەڵکیشە لێ لاچەرا وەکو کاریگەری هەبوو لەسەر هۆشیاربوونەوەی خەڵک پێم وابێ طبعا تۆ هەموو کەسێکە نازێکە مردووە نەک کە توش بووە تۆ کەسێکە نازی کە مردووە من کەسێکە نازم کە مردووە تۆ کەسێکە نازی کە مردووە نەک توش بوو بگرە توشبەکان لە هەموو عیلەکانە لەواچ هەبێت لە عیلەی گەورەیە ناڵم هەر دوو کەسێکیان توش بووە هەموو عیلێک بەرکەوتەی هەبوو و توشبووی هەبووە زۆر باشە دکتۆر دەرفەتمان کەماوە پێم خۆشە لێرەوە پەیامت بۆ هاوڵاتیان ڕێنماییت بۆ چاوانەی کە توش بوون و چاک بوونێتەوە ڕەنگە پلازماکەیان سوودی هەبێ بۆ عیلاجی ئەوانەی کە وەزیان خراپە یاخود ئەوانەی باشن و نیشانیان نیە بەڵام بە خۆیان دەزانن بە شێوەیەکی گشتی ڕێنمایی وەکو پزیشکێک وەکو هاوڵاتیەکی ئەم کوردستانە بۆ هاوڵاتیان لەم خۆناغەیە چی بکەین بەڵێ من ڕاستەیە کە چەند خاڵێکی حەزەکەم بەسەری ئاماژان پێ بکەم یەکەم نەخۆش با نەخۆش بێت دکتۆر نەبێ باشە کە کەس ئێستاکان نەخۆشە با ئێستا سەدانی دکتۆر بکە باشین شتە ئارامەتەکانی پێ بڵێ با ئەو فحوساتی بکە لەوا چێ شتەکانی جیاواز بێت زۆرجار نەخۆشی شەکری هەیە زەختی نەخۆشی تری هەیە لەواچێ بۆ زەربەی زیاتی لێ بکەوێتەوە نەخۆشی کۆڕۆناکە زەربەی لێ بە ڕاست ئەمە کاری خراببوونی نەخۆشەکەی بێ بۆیە با نەخۆش بێ گوێ لە دکتۆر بگرێ گوێ لە ڕێنمایەکان بگرێ بەڕاستی ئەو ڕێنمانیش کە پێویست هەموو کەسێک لەم کاتای بیکە خۆ پاراستنە زۆر باشە زۆر بەڕێز کاک دکتۆر عزیز قادر سپۆری هەنای سپاس کامیانی بەرنامەکەم بەڵێ بینەرانی عزیز لەم تەورەی قسەمان لەسەر نیشانە و کێش و گرفتەکان وەروان چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ نەخۆشی بە شێوەیەکی گشتی پەتاوەرزەکان و کۆڤید-19 بە هیوای تەندروستیەکی باش بۆ هەموو لایەک بۆ ئومێدی جێبەجێکردنی ڕێنمایە تەندروستیەکان و خۆپارێزی تاک تاوەکوم خۆناغە سەختەی بڵاوبوونەوەی پەتای کۆرۆناش تێپەڕ دەکەین ناوڕێکمان هەیە و دێنەوە لە تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام فرم دايشة وي دسر وازي لبن او باراكا راسك باراكا بسيطة شيء فين نبي الو برنجي محمودة باجيو بقرن اكتري سالكي الركلامة كاني ايوه لاي ايميا جا اقر هفته زور جا اقر باريكي زور منينه ايتر ركلامو ميكلامي برنجي محموديش فونيش جاري استا جواب مويت برنجي محمود ركلامي ناوي شلون؟ برنجي محمود ركلامي ناوي بسيطة شێبوریا ئەی تۆ ێستا نەگیرابووی ربابة والركلام بو ئایا ئەزانیت ئێمە پێشەنگ بووین لە داونلۆدی بێ سنوور و لە خێراییدا کە لە ناو شار و دەرەوەی شاری سنووری پارێزگای سلێمانی بەربڵاوترینین ئێمە فانسینێتین بەردەوامین لە خزمەت گوزاری ناوازەکانی ئینتەرنێت و نرخی گونجاوی ئۆفەرەکانمان تۆی خاوەنکار و کافێ و ڕێستۆرانتەکانیش
دەتوانن سودمەند بن لە خێرایی و خزمەتگوزارەکانمان بەڕادەیەک کە ببنەجێ ڕەزامەندی کڕیارەکانتان بەهۆی خێرایی ئینتەرنێتەکەت لە بەکارهێنانی یاری ئەلکترۆنیەکان و سەرجەم ئەو ئامێرانەی کە ئینتەرنێتیان پێویستە. فانسینێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. ژماری تەلەفۆن 0 224 75 74 یان 0 194 36 37. ئاسوودەیی دایکان ئەو کاتەیە کە لە ئاسوودەیی مناڵەکانیان دڵنیابن. بۆ ئەوەی ماڵ هەمیشە زەردەخەنەی لێ ببارێ، ئەبێ جگەرگۆشەکانمان دایبیەکانیان لە باشترینەکان بێ. دڵنیابین لە خەوی قوڵ و ئارامی مناڵەکانمان. بۆ ماوەیەکی زۆر توانای هەڵمژینی هەبێت. توندوتۆڵ بێت و پارێزگاری جەستەی ناسکی بێت. مناڵەکەم داهاتوومە، بۆیە باشترینەکانی بۆ بەکارهێنم. لەمساش باشترینە. لەمسا دڵنیایی ماڵەکانمانە. خۆشی بێتەشی بێ لە هەفتەیەکە زۆرترین خواردن بخۆین برنجە. جا چ برنجێک؟ برنجێک لە تام و بۆن جیاواز بێت و دەنکەکەی درێژ بێت. ئەوە قسەی من نییە، بەڵکو زۆربەی شێفە شارەزاکانی ناو چێشتخانە وا دەڵێن. برنجی ئاوزێڕێکێکە لە باشترین برنجەکان. 11-21 هندیە. وەرن بە یەکەوە برنجی ئاوزێر تاقی بکەینەوە. خۆشی بە لەزەت تەنها لە برنجی ئاوزێڕە. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی، چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال: پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6. واتە ئەم برنجە برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 0 353 27 27. هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام. لە بینەرانی عزیز لە ئێستادا کە بەرهەمێکی پێیان ساڵ نەبێتەوە گەنجێک هەڵتاو بە کڕینی بەرهەمەکانەوە لە کەمپەکاندا لە ئاوارەکاندا پێیان بەخۆبەخشی پێیان دەبەخشێت وە بەرهەمی جوتیارەکانی ساغ دەکاتەوە. لەم ڕاپۆرتەدا پێکەوە بینێدین. هەستکردن بە بەرپرسیارەتی و تێگەیشتن لە دۆخی دژواری ئاوارەکان و تووڕەیی جوتیاران لە ساغ نەبوونەوەی بەرهەمەکانیان ئەم گەنجە ڕەنگ ئەسمەرە باڵا بەرزی ناچار کردووە 10 کیلۆمەتر ببڕێت تا بە کڕینی بەرهەمە کشت و کاڵەکانی لە جوتیارانی شارە زوور گیرفانیان گەرم بکاتەوە و بە بەخشینی بەرهەمەکان بە ئاوارەکان دڵیان خۆش بکات. بە شخصی لەسەر گیرفانی خۆمان کردومان یەکەم ڕۆژە هیوادارین دەوڵەمەندان و ڕێکخراوەکان و هەر کەسێکی خێرخواز دەیەوێت بێتە ناوم پرۆژەیەوە. ئێمە دەرگامان کراوەیە بۆەوەی بتوانین سنووقێک زیاتر لەم بەروبوومانە بکڕینەوە و ماڵێک زیاتر لێی سوودمەند بێت. هیوادارم دوای ئەمە بتوانین بە چێشخانەی زیندان و نەخۆشخانە و فەرماندەیەکانی پێشمەرگە و لە پێش هەمویانەوە لە تەواوی کەمپەکانی ئەم ناوچەیە کە دەسەڵاتمان بەسەر یا ئاشکەیە ئەتوانین لە دەسەڵاتی مادی ئەمە هەیە بتوانین بەروبوومەکە بەسەر هەمویانەدا بەش بکەین. کەمپینی ساغکردنەوەی بەرهەمی خۆماڵی لەلایەن ئەم گەنجانەوە بە نرخێکی هەرزان لە جوتیاران دەکڕێت و بێ بەرامبەر بەسەر کەمپی ئاوارەکاندا دابەش دەکرێت.
هەرچەند ئیشەکەی ئێمە زۆر گەورە نییە بەڕاستی ئەو ئیشی حکوومەت و ئیشی کۆمپانیا گەورەکانە یا خەڵکی دەوڵەمەندەکە معامل و شەریکات بکاتەوە و سوود لەم بەرهەمایی ناوخۆ ببینێت بۆ ژدارەکانیش بەڕاستی پرسار نەبنەوە یا بەردەوام لە ئیشی خۆیان. پرۆژەکەی ئێمە ئەوەیە کە ئەوەی بەپێی توانە پێمانەکرێت لە گیرفانی خۆمان پەتاتە و تەماتە یاخو بەرهەمەکانی تریژەوەی کە بزانین لە بازاڕا زۆرە و ساغ نابێتەوەی جوتیاری ناوخۆیە و بەرهەمی ناوخۆیە و بیکڕین و بەسەر ئەو شۆنانە دابەشیکەین کە پێویستیان پێێتی بە تایبەتی ئێستا کەمپەکانی پارێزگای سلێمانی. توانا و هاوڕێکانی دەیانەوێت لەم ڕێگەیەوە ئەو ڕاستیە بۆ هەمووان بسەلمێنن کە کورد ئەگەر نانێکی هەبێت ئەوە لەگەڵ دراوسێ و هەژار و نەدارەکاندا بەشی دەکات. ئەگەر حکومەت وەک پێویست ئامادە نەبێت بەرهەمی جوتیارانی ناوخۆ ساغ بکاتەوە ئەوە دەیان گەنجی دیکەی وەختوانە زۆرن ئامادە بن لەسەر گیرفانی خۆیان بەرهەمی ناوخۆ ساغ بکەنەوە و لە بەرامبەریشدا بیبەخشن بە هەژار و کەم دارامەتەکان و بەبێ خوێندنەوەی جیاوازی ڕەگەز و چینایەتی لەبەر ئەوەی لە ئێستادا کەمپی عەربەت سەرجەمیان ئاوارەی پارێزگای ئەنبارن و هیچ کوردێکی تێدا نییە. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام کەمپی عەربەت لە ناحێ عەربەت. ڕاستی جێگەی دەستخۆشی بۆ پرۆژەیە بۆ هیوایین خاوەن سەروەت و سامانەکان و وەروەها ئەوانشی کەوا لە ڕووی داراییوە بارودۆخی داراییان باشە سوود لەم جۆرە لە پرۆژانە وەربگرن وەروە بەشداری ئەم پرۆژانە بکەن. وەڵێ دانیار پێم وایە بە یەکێک لەو تەوەرانەی کەوا ئێمە هەمان ئاویش قسەکردن و لەسەر پاراستنی دۆخی تەندروستی کەلارکەوە بە هەمان شێوە ئەویش یەکێکە بە لە با بڵێن تەوەرەکانمان بەداخەوە کۆڤید-19 لە شاری کەلاریش بە شێوەیەکی فراوان بڵاو بێتەوە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە. میوانداری زۆر بەڕێز کاگاراس مەحموودمان کردووەکو چالاکەوانێک وەکو ئەندامێکی ئەو کار و چالاکی پرۆژانەکەوا بۆ پاراستنی تەندروستی کەلار گرتویانەتە بەر. کاک سارا سڵاوت لێبێ و ئەگەر لەوێەوە دەست پێ بکەم ئەو پرۆژەیە یاخود ئەو کار و چالاکی یاخود ئەو هەڵمەتەی دەستان پێ کردووە لە هەمبەر پاراستنی تەندروستی کەلار لە چیەوە سەرچاوی کورد وەروە بەچی گەیشتون و ئەو شتانەی بکەوە پێویستانە کەوا ئێستاکەیەوە لەو پرۆژەکەتانە بۆتان بکرێت. بەڵێ سڵاوتان لێبێ. طبعاً سەرەتا من بۆی دەست پێ بکەم ئەبێ پێتان بڵێم ئەو ئامارانەی کە بەڕێبەرایەتی گشتی تەندروستی گەرمیان بڵاوی کردوەوە یا لە وەزارەتەوە بڵاو بۆتەوە کۆمەڵی ئاماری زۆر مەترسیدارن لەسەر ڕۆژی تەندروستی کەلاری ئێستا و ئەوەش کە 45,000 توشبووی کۆرۆنا ئێستا لە شاری کەلاردا هەبوو. ئەمە ئامارەکە گەڕێتەوە بۆ 10 ڕۆژ پێش ئێستا و ئێستا بێ ئەو ڕێژەیە زۆر زیاتریشی کردبێ کە ئەمە ئامارێکی مەترسیدارە بەداخەوە و ئەوە شیوای کردووە بەڕای ئێمە ئەو ئامارانە کە زۆر زۆر بەو شێوەیە بەرز بێتەوە لە کوردستانە. طبعاً ئەوەش بڵێم وە نەبێ ڕۆژی تەندروستی لە گەرمیان باش بوو بێ بەتایبەت لە شاری کەلار لە پێشتری شەهر خراپ بۆ ئێمە وەکو چالاکوان و ڕۆژنامەنووسان ئەوانەی پێش ئێمەش لە ساڵی 2006ەوە خەریکی شەڕی تەندروستی و باشترکردنی ئەو کەرتە بوون کە لەو کاتەوە کەرتی تەندروستی کەرتێکی خراپ بووە. بەڵام ئێستا زیاتر کەرتەکە بۆتە کە وێرانەیەک بۆتە لادەیەکی وێران گوندێکی وێران. هۆکارەکەشی ئەوەیە کە زیاتر ئەگەڕێتەوە بۆ کەم تەرخەمی بێدەربەستی تەندروستی کە بەداخەوە زۆر گرنگی پێ نەدراوە لایەنی حکومیش زۆر گرنگیان بە کەرتی تەندروستی نەداوە. طبعاً هەڵمەتەکەی ئێمە لەو کاتەوە دەستپێکە کە تەندروستی گەرمیان بێدەربەستە توانای کۆنتترۆلکردن و چارەسەرکردنی کێشەکانی نییە. لەو کاتەوە دەستپێکە کە مەسەلەن ئێمە تێگەین لەوەی کە زۆرێک لە دکتۆرەکان یا زۆرێک لەوانەیە کە لە ناوەندی تەندروستیە ئیشەکەن ناوەندەکان قۆستۆتەوە بۆ هەلی تایبەت و بۆ وەکو توجار دەرەکەون زیاتر بۆ مەبەستی بازرگانی. ئەوان ئێستا زۆرێک بەداخەوە زۆرێک لە ئەوانەی کە لە کەرتی تەندروستیە ئیشەکان
زیاتر وەکو پشکدار یا شەریکی کۆمپانیەکانی دەرزی و دەرمان تەنانەت لەگەڵ ڕێزما لەگەڵ وەکو پشکداری کۆمپانیەکانی دایبی و شیری منداڵانیش دەرەکەون بۆیە زۆر بێ دەرپەستم بەرامبەر بە ڕەوشی تەندروستی هاوڵاتیانی سنوورەکە و ئێستا ڕەوشەکەی ئەمە گەشتۆتە ئەوە لە ئاست بێدەربەستی تەندروستی لە بێدەربەستی حکوومەت لە ئاست خەڵکی کەلار ڕەوشی تەندروستی گەشتۆتەوە کە حاڵ ئێمە بەدەست کۆڤید-19 وای لێبێ و ئێمەش هۆکاری دەستپێکردنی کەمپینەکە بە تایبەتە گەڕێتەوە بۆ ئەو بێدەربەستی ئەوان و کەمپینەکەش لە ژێرناوی ئەوەیە خۆمان شاری خۆمان ڕزگارەکەین زۆر باشەوەیە کە ئێمە قۆناغێکی ڕەشە و ئەوە ئێوێ بە هەڵوێست بێ خزمەتکار بێ لە خزمەتی خەڵکی خۆیان بێ. عفوا کاگاراز ئەگەر ینی بۆ ینی بێباکن ینی کەرتی تەندروستی ینی ئەو تیمەی کێوە دروستان کردووە مەگەر پزیشکی لەگەڵ نییە یاخود لایەنە پەیوەندیدارەکان توانایان نییە کەوا بەرگری لە تەندروستی گەرمیان یاخود کەلارکردنی یاخود نایانەوێت ئەو گرفتانە چین کە بۆ ئێوەشیان دروست کردو یاخود ئەو پاڵپشتیانە کە بۆ ئێوە یەکەن. ئێمە لە ڕاستیا وەکو ئەمود کارەکەی ئێمە لە بێدەربەستی ئەوانەوە دەستی پێکرد بریا ئەوان بیان توانێت تەختەیەکی باشە ڕەوشەکە بکەن بتوانن ڕەوشی کۆڤید-19 بە باشتر کۆنتترۆل بکەن بۆی ئێمە پێویست نەکا وەکو کۆمەڵە ڕۆژنامەنووس و چالاکوانەکو ئەو گروپە برادەر و هاوڕێمان بچینە ناو بارودۆخەکەەوە. لە ڕاستیە ئێمە هۆکا ئەوەی هەڵمەتەی دەستمان پێکردووە بریتە لە دابینکردنی کەرەسە و پێداویستێ تەندروستیەکان ئەوەی کە بە تایبەت نەخۆشخانەی تایبەت بە کۆرۆنا نەخۆشخانەی قەڵا پێویستێتی ئێمە دەستمان کردو بە دامینکردنی ئەو پێداویستیانە بۆ ئەو نەخۆشخانەیە بۆ ئەوەی چیتر ئازیزانمان چیتر خۆشەویستانمان لە بەرچاومان گیان نەسپێرن چیتر ئەوانەی کە بە ئەزمون و بەتەمەن و ڕێنیشان دەر و سەروەر و گەورەی ئێمن هەروە بەجێمان نێڵن بە خەم ساردی بە دڵێکی پڕماتەمەوە ئێمە ئەبێ بە بڵێن کە لە ڕاستیە ئێستا بەتەمەنەکانی ئێمە لە بەرەم مەترسێکی گەوران بەدەست ڤایرۆسێکەوە کە پێڵەن کۆڤید-19 و ئەوەشی کە ئەبوایە زیاتر خەمی مەوزوعەکەی بۆیە بە تایبەت تەندروستی بوو. بەداخەوە بەپێی ئەو بەداداچوونانەی کە پێشتر ڕادیۆی دەنگ کردبووی لە کۆمەڵی بەداداچوونا بڵاویان کردوێتەوە لێرە کۆمەڵی زۆر معاناتی زۆر گەورە لە کەرتی تەندروستیە هەیە و ئێمە شۆک و چالاکوان وەکو ئەو ڕۆژنامەنووسانەی کە لێرە هەین زیاتر معاناتەکانمان بۆ دەرکەوتووە کە زیاتر ئەگەر بەشێکی زۆران ئەگەڕێتەوە بۆ سیراعی سیاسی بەشێکی زۆران ئەگەڕێتەوە بۆ کەم تەرخەمبوون و بێدەربەستبوونی حکوومەت لە ئاست ئەم دەڤەرەکە دەڤەری ئەنفال و دەڤەرێکی کارەساتبار و دەڤەرێکی ڕەشپۆشەوە ئێستا جارێکی تر بەدەست نەخۆشیەکەوە دووبارە ڕەشپۆشی ئەکەنەوە بە پێشچاومانەوە بۆیە ئێمە وەکو کۆمەڵە ڕۆژنامەنووس و چالاکوان هەڵمەتێکمان دەست پێکرد بە ئەوەی بە خەڵکی بڵێن یا بە شارەکە بڵێن ئێمە لەگەڵتانین و ئێمە خۆمان شاری خۆمان ڕزگارەکەین. ئەو هەڵمەتەش کۆمەڵە پێداویستی تەندروستیمان دابین کردووە لە سەرەتاوەکو کۆمەڵێ جیازی تەنەفوسی کارەبایی بۆ نەخۆشخانەی قەڵا تایبەت بە کۆرۆنا و کۆمەڵە دەرزی کۆمەڵە هەنێ دەرمانی پێویست و ئەوان قەرارە لە داهاتووشدا ئەو لیستەی کە پێداویستیانە بە ڕۆژانە بیدەن بە ئێمە و ئێمە دووبارە لە ڕێگەی خێرخوازان و لە ڕێگەی هەڵمەت و لە هیمەتی ئەو برادەرانەوە هەرچی ترمان پێ ئەکرێ بتوانین جارێکی تر بۆیان دابین بکەینەوە. زۆر باشە کاگاراز سەرەکی ترین کێشەی تەندروستی لە کەلار و لە گەرمیاندا چیە لە ئێستادا؟ یەکە لە گەورەترین کێشەکان وەکو پێم وتی کێشەی سیاسی سیراعێکی سیاسی هەیە خۆتەزانی جێهاتێکی جیاواز بەسەن سەرپەرشتیاری ئیدارەی گەرمیانی بەدەستە جێهاتێکی تر بەڕێوەبەری تەندروستیەوە یەکشکاندن و پاشگەلگرتنی سیاسی بەداخەوە یەکە لە مەعاناتە گەورەکانی ئەمەیە کە ئەبوایە لە بارودۆخێکی ناهەموار و قەیراناوی بەم شێوەیە سیاست ئەسڵەن خزمەتگوزار و خزمەتکاری خەڵک بایە وەکو ئەبینی ڕۆژانەیمە بە بەرچاوی خۆمانەوە ئەبینی وەکو وتم گەورەکان و بە ئەزمونەکان و ئەوانەی کە پێشینە و ینی سەروەر و گەورەی ئێمن ئەوانەی کە بە تایبەت زۆرێ لەوانەی کە ئێستا بەجێمانێڵم بەداخەوە بەهۆی کۆڤید-19 ئەوانن کە سەردەمە لە شۆڕشەکانی کوردیا بەشداریان کردووە لە ئەیلولا هەبوون لە نسکۆیە هەبوون و لە نەوەتویەکە هەبوون لە ڕاپەڕینا بەشداریان کردو ئەوانە ینی خەباتگەڕەکانی ئێمن ئەوانە بە ئەزمون و پێشمەرگە کۆنەکانی ئێمن بەڵام ئێستا بەجێمانێڵن ینی من بیر لەوە کەمە چۆن ئەتوانێ حزبی سیاسی سبینێ باسی شەهیدمان بۆ بکە یادی شەهیدمان بۆ بکاتەوە لە کاتێکە ئەوان بەتەمەنەکان و بە ئەزمونەکانی ئێمە بەجێهێڵن بەو شێوەیە بڕۆن و دوای ئەوەش سیاسەکانی ئێرە لێرە خۆیان ئەبینن ڕۆژانە بەهۆی یەک نەفەس ئۆکسجینەوە هاوڵاتی ئەمە گیان لە دەستەدا بەڵام ئەوە وەک ئەوان وەکو بارەون لە کۆشکەکان و لە ڤێلاکانی خۆیانە ئەژین و هاوڵاتیەکانی ئەمە بەجێهێشتووە گەرمیان دەڤەرێک بووە لە سەردەمی
بەردەمی خۆیەوە ئەوکو پێم وتی ئەنفال کراوە ئەبواە زیاتر هاوخەم بوونایە لەگەڵی کە سوکاری ئەنفالەوە تا لە ڕزگاری و لە کەلاری کۆن و لە کفری و لە سەرقەڵا ڕۆژانە بە تەمەنەکانیان هێنم بۆ نەخۆشخانەکان وەریان ناگرن یعنی ئێمە تەواریمان داخرا بوو سێ خۆبەخش ڕۆشتون تەواریان کردوتەوە ئەوانەی کە ئەبێ دەوام بکەن لە دەوامانێ بەداخەوە کێشەیەکی تری گەورە ئێمەیە دکتۆرە بە ئەزمونونەکانمان ئەوانەی کە ئەبێ لە تەندروستی داوام بکەنەوانەیە بێ لە تەواری بن ئەوان لە عیادەی خۆیان خەریکی پارە دەرکردنن وەکو توجار وەکو بازرگان وەکو سەرمایه‌دار تەعامل لەگەڵ ڕەوشەکەکەن بەڵام خۆبەخشەکان هاتون قۆڵان لە هەڵماڵیوە خەڵکی ڕۆژنامەنووس و چالاکوانەکان هاتون خەریکی خزمەتی شارەکەکەن ئەو دکتۆرانە ینی ئێمە شەڕی داعشمان بۆ هاتە پێشەوە خەڵکێکە بوو بە خۆبەخشە ڕۆژ شەڕی ئەکرد و شەیدیشە بوو ئەی بۆچی دکتۆرەکانی ئێمە ئامادەنین ئێستا خۆبەخشی ڕێگای کۆرۆنا بن بۆچی ئامادەنین بچن لەو بارە شەید نەبن خزمەت بکەن خۆ کەس پێی نەوتون بچن ینی ئەچن ئەتان کوژن تەنها پێمانوتون ئێوە کەسی بە ئەزمونن دکتۆرە نەتوانن مەسەلەن خزمەتکاری سەر و سەڵامەتی هاوڵاتیان بن بەس بڕۆن خزمەتی خەڵک بکەن بەس بڕۆن وەکو دکتۆر تەعامل بکەن وەکو شارەکانی تر ینی هەموو وڵاتانی دنیا ئیتالیا تەندروستی ئیتالیا وێران بوو بەڵام خۆیان گرتەوە چونکە دکتۆرەکانیان بەرپرسیار بوون لە ئاست تەندروستی هاوڵاتیەکانیان بەڵام ئێمە دکتۆرەکانمان بەرپرسیارین بەداخەوە ئەوان کە ئامادە بن وەکو توجار شەریکی کۆمپانیای دەرمان و دەرزی و دەرمان و دایبی و شیری منداڵ بن یعنی ئەبێر چاوەڕێ ئەویان لێ بکرێت بۆیە ئەڵێن زۆر بەداخەوە ئێمە خەڵکێکمان هەیە ینی دەربەست نین لە ئاستە و کێشە گەورەیە کە تووشی ئێمە بووە کە ئەویش ڤایرۆسێکە بەناوی کۆڤید-19 هەموو عالەمی گرتوتەوە ئێمە لە پاڵی ئەمە شار وڵاتێکی دراوسێمانەکو ئێران تووشی ئەو نەخۆشیار لە قەیرانێکی گەورەیە بوو بەڵام دیسانە بە هەوڵ و هیمەت و دکتۆرەکان و پەرستارەکان و ئەوانەی کە لە ئاست بەرپرسیاریا بوون ئێرانیش ئامارەکانی دابەزیوە ئێمەش ئێستا ئامارەکانمان ڕاستە مەترسیدارە بەڵام بە هەوڵ و هیمەت ئەکرێ مەسەلەن ئەو ئامارانە کۆنتترۆڵ ئەکرێ ئەو نەش مەترسیدار نییە باشە کا گاراز ینی من بەجددیان پرسیارە دروستە بێ پزیشکە بەڕێزەکان بۆچی لە ئاست ئەو بەرپرسیارەتنی لە گەرمیانە لە هەمبەر کۆڤید-19 و نەخۆشەکان ئایا حکوومەت ئەو پێداویستی خۆپارێزی خودی پزیشکەکانی دابین نەکردو ئەو ئیمکانیاتیان نییە بتوانن ئەوانیش وەکو کارکتەرێک بتوانن نەخۆشەکان چارەسەرکەن یاخود هەر خۆیان نایانەوێ یان ئەگەر نایانەوەی بۆچی نایانەوێ ئێوە ڕووی دەمتان کردوتە مەسەلەن لایانی ئیداری کە بتوانن کارکتەرێک خۆبەخشێک پزیشکێک دەچێتە نەخۆشخانەکان هەریژ زۆرجا گلێوە دەکرێت دەڵێ ماسک و دەستکەشیش نییە بەکاری بێنن بۆی لەگەڵ بەرکەوتەیەکەوە مامەڵە دەکەن خۆیان بپارێزن لایانی ئیداری لەسەرم بابەتە چی دەڵێ یەکێ لە کێشە گەورەکانەوەی لایەنی ئیداری ئێمە داتەپیوە لایەنی ئیداری ئێمە بەدەست کۆمەڵە نەخوێنەوارەوە کە لە پێداویستەکانی لایەنی ئیداری ئێمە کۆمەڵە خەڵکن کە ئەوانش خەڵک سەرقاڵی توجارەت و بازرگانی لایەنی ئیداری ئێمە کۆمەڵە کەسانێکن کە بە هیچ شێوەیە لەوەتەی هێن هەستیان بە بەرپرسیارەتی نەکردووە یعنی خودی سەرپەرشتیاری ئیداری گەرمیان ئێستا ئەوەتانێ ماوەی خزمەتەکەی پاشۆی 2 ساڵیش بۆی درێژ کراوەوە ئێستا بەسەر چووە بەڵام هەرۆکو سەرپەرشتیاری ئیداری گەرمیان ماوەتەوە لەوکو پێم وتی کێشەی گەورەی ئێمە لە ئەزەلەوە مەسلەی سیاسیە مەسلە سیاسیەکان تەندروستی ئێمە باری کۆمەڵایەتی باری سیاسی قەیرانی دارایی هەموو شتێک ئێمەیان وێران کردووە مێکە لە کێشە سەرەکیەکانە وە کێشەیەکی تریشەیە لە ڕاستیە ڕاستە دەرمان نییە و کارمەندەکان دەوام ناکەن وەکو پێم وتی تەندروستی ئێمە دادەپیوە و مشکلەیەکی تروە ئەکا کە ئەم کێشەیە زیاتر زەقبێتەوە ئەوەتانێکە خوتی ئیدارەی تەندروستی ئیدارەیەکی منەظەم و حەکیمانە و ڕێکوپێک نییە ئەگینا ئەیتوانی تا ئیسا پلانی هەبێ بەرنامەی هەبێ و ئەیتوانی هیچ نەبێ بتوانێت دەریچەیە دەواازەیە بۆ دەوامکردن یا بۆ بەرپرسیاربوونی پزیشکەکان و کارمەندانی تەندروستی بکاتەوە زۆر باشە کاکاراس ئێوە لەم هەڵمەتەتاندا ڕوویدەم لە پزیشکەکان و لەوانە ئەەکەم کە لە تەندروستیا ئیشەکان باشە بۆچی ئامادەن ڕۆشتا ئێوە بەڵە بەردەوام کاگاراز گوێ لە دەنگی منە ئەفوم کە من بەسە میست پرسیارە لەوانە بکەم کە لە کەرتی تەندروستیا ئیشەکان بۆچی ئامادەن لە عیادە و لە نۆڕینگە تایبەتەکانی خۆیان بۆچی بەیانی تا ئێوارە ئامادەن لە عیادە لە نۆڕینگەکانی خۆیاندا دەوام بکەن و لە کاتێکە ئێمە ئاگداری نەخۆشی کۆرۆناش ئەچێتە لایەن لەوێ چارەسەری بۆ ئەکەن خۆیان ینی چارەسەری بۆ ئەنووسن و کۆمەڵە ئەدەواتیان هەیە بەکاری هێنن بۆچی ئامادەنین لە هەفتە لە مانگێکە پزیشکەکانی 1 ڕۆژ خۆبەخش بێت لە نەخۆشخانەکان یا لە تەواوی دەوام بکە ئەوە پرسیارێکی گەورە نیە لای هەموو کەس ئەگەر ئەوان ئەڵێن ماسک و دەستکێش نییە خۆ لە عیادەکانی خۆشیان هەر ماسک و دەستکێش نیە ئەگەر نەبێ ئەگەر ماسک و دەستکێش لە عیادەکانی خۆیان هەیە لەم قەیرانە بەکارێنێن بۆ خزمەتی هاوڵاتیان کەی بەکارێهێنن
وەکو پێشی وتی ڕاستە کێشەیەکی گەورە هەیە دەرمان نییە تەندروستی داڕوخاوە کێشەی گەورەی ئێمەوەتانێ کە کۆمەڵی ئەدەواتی سەرەتاییمان نییە و ئەوە گەڕێتەوە بۆ حکومەتی هەرێم کە پایتەختەکەی لەو سەری دنیا بێ سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی ئەمە تایسا قەزایەکی گەورەی وەکو کەلاری نەبینی بێ نەهاتی بە ڕۆژە سەر بکاتە ماڵە ئەنفالەکە لێرە ئەو لە معاناتی من تێناگا بەڵام ئێمە کە هاوڵاتین لە دەڤەرەکە خۆمان لەگەڵ ێکاژین بۆچی لە معاناتی یەکتر تێنەکەین ئەی سبەینی ئەمە هەمومان بە یەکەوە نین لەناو هەمان کەشتیانین ئەگەر کەشتێکە بۆ ئێمە داتە پێت و دار و خێت و ئێمە نەقم بین ئەوانیش لەگەڵمانە نەخوبە بن زۆر باشەکە گەڕاست لە ئێستادا لەم هەڵمەتی پاراستنی ئێوەدا کارتان کردو بۆ ئەوەی کە ئەوانەی کە تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون و چاک بوونەتەوە پلازماکەیان بەکاربێنێت بۆ ئەوانەی کە هەڵگری ڤایرۆسەکەن لە ئێستادا بەڵێ ئێمە بە بەردەوامی وەکو پێم وتی هەڵی سەرەکی ئەم کەمپینە بۆ ئەوەتانێ بە ئەوەی ئەو ئەدەوات و ئامێرە تەندروستیانە کە پێویستیانە وەکو بنکەی تایبەتی بڕنگاربوون بە ڤایرۆسی کۆرۆنا لە نەخۆشخانەی قەڵا بۆیان دابین بکەین و دوای ئەوەش لە ڕێگەی کۆمەڵە لە برادرانەوە بە بەردەوامی ئەوانەی ینی هەڵدراوە پلازما بۆ نەخۆشانە دابین بکرێت کە پێویستیان بە پلازمایە و هەڵدراوە ئەو دەرمانانە دابین بکرێت کە نەخۆشخانەکە پێویستێتی و هەڵمەتێکی تریشەیە ئەوەتانە لە ئایندا ئیشەڵا قۆناغیدا هاتووشە بێ ئەوەتانێکە خۆبەخشەکان و ئەوانەی کە ئەتوانن کار بکەن بە شێوەی جیاواز وەکو تیمی موبایل ئەوان هاوکاری ئێمەیان کرد ئێمە شاوکاری ئەوان دەکەین هەرچیان پێویست بێ بۆ ئەوەی بگەڕێن بە ماڵەکانداوە بتوانن چارەسەری یا هاوکاری ئەو نەخۆشانە بکەن کە پێویستیان بە چارەسەر ئەلبەتە ئەوانەی کە پێویستیان بە چارەسەری سووکەیە و ئەوانەشی کە پێویستیان بە چارەسەری زۆر باشە ئەبێ داخلی نەخۆشخانەی قەڵا بکەن کە تایبەتە بەو نەخۆشیە و من ئەمیست لە کۆتایی قسەکانی وەڵامی پرسیاری پێشوتە ئەوە بڵێم کە ئەم کاتە ڕەشە ئەم شەوە زەنگە بۆ هەمومان وا بەرەو کۆتایی ئەچێ ئەگەر سبەی نییە لە بیریان بێ سیاسیەکان و تەندروستکارانی ئێمە مێژوەکەی ئەمە ئەینووسینەوە سبەینی ئەوان لە پەڕی سەرکەوتنا جیان نابێتەوە ناتوان ببنە خاوەنی ئەم سەرکەوتنە گەورەیە تەنها ئەوانە ئەبن کە خۆبەخش بوون کە تەسحیان داوە کە قوربانیان داوە ئێمە هەمومان ئازیزانمان لەدەستە دەین بەهۆی کۆمەڵە لە کەم تەرخەمیەوە یعنی ناکرێ بەهۆی یەک نەفەس ئۆکسجینەوە کەسێکی ئازیزی ئەمە گیانە بەخشێ ناکرێ بەهۆی ئامادە نەبوونی پزیشکێکەوە کەسێکی ئازیزی ئەمە گیانە بەخشێ وەکو پێم لە پێشتری تەندروستی ئێمە هەلوێران بوو ڕاستە ئێمە ئێستا نەخۆشێکی زەڕونمان ئەبێ ئیحالە بکرێ بۆ سلێمانی لێرە چارەسەر ناکرێ هەروە بووە بەڵام ئێستا کاتی ئەوە نییە ئەبێ چارەسەر بکرێن ئەبێ ئەوانە بێنە پێشەوە زیاتر هەوڵ بدەین بۆی بتوانین ڕەوشەکە باشتر کۆنتترۆل بکەین. زۆر باش کاگەرازگان سپاس بۆ ئامادەبوونت بە هیوای سەرکەوتن و بەردەوامون لە پرۆژەکەتان ماندوو نەبن و لەشتان ساغ بێ زۆر سپاس بۆ بەڕێز ئاراس محەممەد چالاکەوان و ڕۆژنامەنووس لە شاری کەلارەوە لەگەڵمان بوو بۆ پاراستن و وەروە گرروکێش و گرفتەکانی تەندروستی کەلار سپاس بۆ ئامادەبوونی. بەڵێ بینەرانی عزیز دەچینە لای سێسایەک میوانێکمان لەوێ ئامادەیە کە باز لە گرفت و کێشەکانی کارەبا دەکەین لەگەڵ هاتنی وەرزی هاویندا کێشە و گرفتەکانی کارەبا سەر هەڵدەدات و ئەمەش بێزاری و ناڕزایی زۆرێک لە هەڵاتیان لێ دەکرێتەوە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە میوانێکمان لە سێ سادقەوە ئامادەوی زۆر بەڕێز سالار مەحموود ڕۆژنامەنووس و چالاکەوان کاک سەلا سڵای خوات لێبێت گەل لەوە دەست پێ بکەین گرفت و کێشەکانی کارەبا لە قەزای سێ سایەکدا لە چیدا خۆی دەبینێتەوە. بەڵێ زۆر سپاس هەڵبەت لەسەر ئاستە گشتیەکە لەسەر ئاست هێرێمی کوردستان کێشەی کارەبا و ئەو دۆخی کە ئێمە بینین گزارشتە لە فەشەلی دەسەڵاتی کوردی تاوەکو ئێستا نەیتوانی وە کێشی کارەبا چارەسەر بکامە بۆ خۆی پێمان ئەڵێ دەسەڵاتێکی فاشیلە و لەسەر ئاستی لۆکاڵیش قەزای سێ سادق یان با بڵێن دانیشتوانی قەزای سێ سادق وەکو تەواوی کوردستان گرفتاری دەستی ئەو کێشەیەن و بۆتە خەمێکی گەورەی خەڵکی سێ سایەق و بە تایبەتی لەم وەرزا کە وەرزی گەرمایە و بە تایبەتی تر ئەوەی کەوا بۆتە گرفت ئەوەی بۆتە کێشە ئەوەی بۆتە مای ئەوەی ستەمێکی گەورە لە دانیشتوانی سێ سادق بکرێت دانانی جۆزەی 16 ئەمپێریەکە لە بنەڕەتا بۆ ئەوە بوو کە کارەبای نیشتیمانی زۆرتر بدرێ بە خەڵکی ئەم شارە بەڵام بە پێچەوانەوە پارەیەکی زۆر لە خەڵک وەرگیرە وەکووە بینین هێشتا بەڵام کارەبای نیشتیمانیش لە ئاستێکی پێویستانە و لە ئاستێکی زۆر خراپایە سەرباری ئەوەی کە ئێمە تەخمینمان کردووە لە جۆزەی 16 ئەمپێریا نزیک بە 21 دەفتەر دۆلار پارە لە هاو نیشتیمانیانی سێ سادق وەرگیرا بۆ ئەوەی کەوا
وەکوتم لانی کەم بڕی کارەبای نیشتیمانیان زیاد بێ بەڵام کارەبای نیشتیمانیان زیاد نەبووە لە پاڵیشیا کرێی مۆلیدە ئەهلیەکانیان ئەتوانم بڵێم نەک هەر کەمتر نییە لەو شار و شارۆچکانی کە کارەبای نیشتیمانیان فولە بەڵکو زیاتریشە. زۆر باشە کەواتە کاک سالاریانی بۆچی جۆزەکان دانراون یاخود گەدانراون بۆچی کارەباکە زیاد نابێریش نابووی کری مۆلیدەهلیەکان کەمتر بێتەوە چکە بۆیە بڕیار بوو 16 ئەمپێر کارەبا دیاری بکرێت بووی 18 کاتژمێر 20 کاتژمێر کارەبای نیشتیمانی بدرێت بە هاوڵاتیان یعنی گرفتەکە لە چیایە بۆ نایکەن پارەکەیان وەرگرتووە بۆچی ئیشەکەش ناکەن. گرفتەکە لەوایە یعنی پرۆژەکە جێبەجێ کراوە یعنی ئێستا لە سەی سادق پرۆژەی 16 ئەمپێری لە ئارایە ئەوە ماوەیەکی زۆرە و لە سەرەتاوە ئەوانەی کەوا پرۆژەکەیان جێبەجێ کرد بەرپرسانی شار قایم بەڵێنیاندا کە 18 بۆ 20 سعات کارەبای نیشتیمانی دابین بکرێت بۆ خەڵکی سەی سادق بەڵام بەداخەوە سەرباری ئەوەی کە وەکوتم کارەبای نیشتیمانی زیاد نەکراوە ئەگەر ئەڵێن کارەبای نیشتیمانی زیاد کراوە بە دانانی جۆزەی ئەمپێری لێرە پرسیارێک دروستە ئێرە خێرە کە کارەبای نیشتیمانیمان زۆرترە لە سلێمانی هەڵەبجە و شار و شارۆچکەکانی تر و لە پاڵیشیا کرێی مۆلیدە هەلیەکانمان لەوان زیاترە یعنی ئەمە بەڕاستی زۆر دژبەیەکە من بڕوام وایە ئەبێت ئێستا ئەوانەی کەوا وەکۆڵێ سەرپەرشتی یان با بڵێن پرۆژەکەیان جێبەجێ کردووە و لێی بەرپرسن وەل ئەو لیژنەیە کەوا بڕیاری جێبەجێکردنی ئەم پرۆژەیاندا ئەبێ ئێستا وەڵامی خەڵکی سەی سادق بدەنەوە کارەبای سەی سادق جۆزەی 16 ئەمپێریە خەڵکی سەی سادق جۆزەی 16 ئەمپێری بەکارێنێت بەڵام نە کارەبای نیشتیمانی بڕەکەی زیاد بووە و لە پاڵیشیان نە کرێی مۆلیدە هەلیەکان زیاتر بووە یعنی ئێمەگە لەسەر ئاستی تاک تەماشا بکەین ڕەنگە پرسیار بکەی بڵێ لە مانگێکە بۆ 1 ئەمپێر کارەبا 1000 دینار یاخود 1500 دینار زیاد بێ ڕەنگە ئەمە بە تاکێکەوە دیار نەبێت بەڵام تۆ کۆی بکەرەوە 20000 ماڵ لە سەی سادق ئەگەر ماڵێک 2 ئەمپێریشیە بێ بزانە چەند ملیۆن دینارەکە ڕەنگە 20 ملیۆن دینار پارەی مۆلیدە زیاتر لە خەڵک وەربگیرێت کە ئەمە وەکوتم دیسان لە پاڵ دانانی ئەم جۆزە 16 ئەمپێریە بەڕاستی ستەمێکی گەورە لە خەڵکی سەی سادق کرا ئەوانەی کەوا دایان ناپێویستە وەڵامی خەڵکی سەی سادق بدەنەوە. کاک سالار لە ئێستادا چەند کاتژمێر کارەبای نیشتیمانی دەدرێت بە هاوڵاتیان لە قەزای سەی سادق؟ ئێستا بەڕسمی بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی ڕایگەیاندووە کەوا جیاوازی نییە لە نێوان ئەو شار و شارۆچکانەی کەوا جۆزەیان هەیە جۆزەی 16 ئەمپێریان 20 ئەمپێریان هەیە لەگەڵ ئەو شوێنانەی کەوا کارەبایان فولە یعنی جۆزە ئەمپێریەکە بە بڕیاری خودی حکومەت فەشەلی پێهێنرا یعنی پرۆژەیەک بوو پرۆژەکە فەشەلی هات ئەوە ڕاگەیاندنی بەڕێوەبەرایەتی گشتی کارەبای سلێمانی واڵێت ئێستا کارەبای سەی سادق هیچ شوێنەکانی تر باشتر نییە لەو شوێنانە باشتر نییە کە جۆزەیان نییە ئێمە وتم لە بنەڕەتا قەرار بوو ئەم جۆزە 16 ئەمپێریە بڕێکی زۆرتر کارەبای پێدابین بکرێ بۆ خەڵکی سەی سادق بەڵام بە پێچەوانەوە توانم بڵێم کارەبای سەی سادق لەو شوێنانە کەمترە کە کارەباکەیان فولە کە جۆزەیان دانە ناوە کە ئەم پرۆژەیان جێبەجێ نەکردووە کە ئەو پارە زۆرەیان لێ وەرنەگیراوە بۆ دانانی جۆزەی 16 ئەمپێری یاخود بۆ جۆزەی 20 ئەمپێری ئەمە سەرباری ئەوەی کەوا ئێستا خەڵکی سەی سادق گرفتارن بەدەستەوەی نازانن کەی کارەبای نیشتیمانیەتەوە سەعات 2 کارەبا ئەبڕێ سەعات 3 کارەبا ئەبڕێ کە یعنی بە جۆرێک یعنی بە کۆڵێ لەم بارودۆخە گەرما کە گەرمای سەی سادق بە بەراوردی شوێنەکانی تر لە ئاستێکی بەرزترایە بەڕاستی خەڵک پەرێشان بووە بەدەستەوەی کەوا لە خەوە لە سەعات 12 لە کاتێکی وەکۆڵێ لە سەعاتی سفرە کارەبا ئەبڕێت و خەڵک ئەکەوێتە ناو بارودۆخێکی خراپەوە. زۆر باشە کاک سالاریانی وەکو ڕۆژنامەنووسێ وەکو چالاکەوانێک گەرچی ڕەنگە هەنێک بابەت ئیشی ئێوەش نەبێت بەڵام ئێوە وەکو با بڵێم لایانی جێبەجێکار بەڵام ڕەنگە وەکو بە دوواداچوون بەڕێستان بە دوواداچوونتان کرد بێ خۆنەویستانە ماندوو بوون لەم بوارەیە یعنی نەچوونەتە لای بەڕێوەبەرایەتی کارەبای سەی سادق یاخود لای لایەنە پەیوەنددارەکان بۆچی بەم شێوەیە مامەڵە لەگەڵ سەی سادق دەکەن واتە ئەوەی هاوڵاتیانی سەی سادق پارەکەیاندا جۆزەکانیان دانا ینی التیزاماتی خۆیان جێبەجێ کردووە یعنی حکوومەت چ مبەڕیرێکی پێیە چه قسەیەکی پێیە کەوا قەنەعات بە هاوڵاتیانی سەی سادق بکات کە بەم شێوەیە مامەڵەیان لەگەڵ دەکەن و کارەبایان دەداتێ؟
هەڵبەت یعنی گەیاندنی پەیام لەلایەن با بڵێن ڕۆژنامە نووسان یان چالاکانی مەدەنی پەیامەکان جۆرا و جۆرە لە ڕێگەی میدیا و لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە بە هەزاران کەس لەسەر ئەم کێشەیە قسەکات یعنی ئەوە نییە پەیامەکە نەگەشت بێ بە دەسەڵاتدارانی شار بە قایم قام بە بەرپرسانی کارەبای شار یعنی ئەوان بۆ خۆیان ئەزانن وەکو لە سەدا 90 خەڵکی شار لە پرۆژەکە نیگەرانە و خۆیشیان ئەزانن کەوا پرۆژەکە فەشەلی هێناوە و یعنی هیچ پاسایەک نییە بۆی ئەوان وەڵام نەدەنەوە تەنها یعنی بەڕاستی ئێستا هەر هێندە ماوە ئەوان بە خەڵک بڵێن بەڵێ پرۆژەکەمان فەشەلی هێنا و بە خەڵک بڵێن بەڕاستی ئێمە یان بە جۆرێک لە جۆرەکان قەرەبووی خەڵکی سێسایق بکەنەوە کە نەتوانرا بە جۆزەی 16 ئەمپێری بڕی کارەبا زیاد بکرێ پارەیەکی هێجگار زۆر لە خەڵک وەرگیرە بەڕاستی هیچ پاسایەک نییە بۆ ئەوەی کەوا تۆ قەرەبووی خەڵک نەکەیتەوە وەلانی کەم بێیتە سەر شاشەی تەلەڤیزیۆن چۆن داوای لێبوردن بکەی لانی کەم لە ڕووی ئەخلاقیەوە کەمە کەمترین بەرپرسیارەتیە یعنی تۆ بێ داوای لێبوردن لە خەڵکی شار بکەیت دان بنەی بەوەی کەوا ئێمە ستەمێکی گەورەمان لە ئێوە کرد پرۆژەیەک بەناوی جۆزەی 16 ئەمپێریەوە جێبەجێمان کرد لە سەیسایەق بەڵام پرۆژەکەش فەشەلی هێنا و داوای لێبوردنتان لێ یەکەین ئەگەر نێشتوانین بە وەکو لە ڕووی مادیەوە خەرەبوو بکەینەوە یعنی پەیامەکە گەیشتووە خۆشیان ئەزانن بە هەزاران گەنج بە هەزاران ئەوانەی تۆڕە کۆمەڵایەتیەکان بەکارهێنن بە هەزاران ڕێگە ئەم پەیامە دراوە بە دەسەڵاتداران و بە بەرپرسانی شار و بەوانەی کەوا وەکوڵێ عەرابی جێبەجێکردنی پرۆزەی 16 ئەمپێری بوون بەڵام بەداخەوە وەکوڵێک خۆیان لێکرد تا ئێستا خۆیان لێکردەوە بە کە ڕیشتر بێت و پێیان وایە بەڕاستی ئەمە بەرپرسیارەتێکی مێژووی ناکەوێتە سەر شاریان بەداخەوە ئەوە ستەمێکی گەورەیە ینی ئەم ستەمە هەرگیز کاڵ نابێتەوە و خەڵکی سێسایق با ئێستا خۆ پیشاندان نەکا لەم پێناوە با دەنگ هەڵ نەبڕێ با نەچێتە لای قایم قام و بەرپرسانی شار بەڵام نیگەرانیەکی ئێجگار گەورە بۆ نیگەرانیەکی باڵا لە ناو زۆرینەی خەڵکی سێسایقا هەیە بەوەی کەوا لە پارەیەکی زۆر لەوان وەرگیرا بۆ دانانی جۆزەی 16 ئەمپێری بەڵام ئەو جۆزە 16 ئەمپێریە هیچ خێری بۆ وانتیان نەبوو بەڵکو بووە خێر و مایەی کۆکردنەوەی پارە بۆ کۆمەڵێک کەس کە ئێمە نازانین چۆن ئەو پرۆژەیان پێدرا کاک سەلار وەک خۆت ئاماژەت پێکرد ئەم پرۆژەی فەشەلی هێناوە لە ئێستادا بەدیل چییە بۆ ئەوەی کە کارەبایەکی ڕێک و پێک بدرێت بە هاوڵاتیان و هاوڵاتیانی سێ سادق لێ سوودمەند ببن ڕاستیەکەی وەکوتم کێشەی کارەبا پێوەستە بە تەواوی کوردستانەوە یعنی ئەو گرفتەی کە خەڵکی سێ سادق بەدەستیەوە ئەناڵێنێک کە کەمی کێشەی کارەبای نیشتیمانی کێشەیەکە لە سەرتاسەر هەرێمی کوردستانە وەکوڵێ بەرقەرارە و هەموو شارۆچکان گرفتارن بەدەزەم کێشەوە کێشەکە ئەبێ حکومەت چارەسەری بکە بەش لە ئاستە باڵاکە ئەبێ وەزارەتی کارەبا چارەسەری ئەم کێشەیە بکە بەڵام ئەوەی کەوا ئێستا ئێمە پەیاممان لە ئاستە لۆکاڵیەکە لە بەرپرسانی شاری سێ سادقە ئەوەیەکەوە ئەم پرۆژەیە کە ئێمە زۆر دڵنیابووین ئێمە پێشتریش پێش دانانی جۆزەی 16 ئەمپێریەکەش ئێمە نیگەرانیمان دەربڕی هاوارمان لێبەرز بووەکەوە ئەمە پرۆژەیەکە نابێتە مایەی خێر و هیچ کاتێک وەزارەتی کارەبا هیچ کاتێک شار و شارۆچکەکانی تر قبوڵیان نییە تۆ 20 ساعت کارەبا وە شار و شارۆچکەیەکی تر 10 ساعت کارەبایە بێت لەبەرەوەی تۆ 16 ئەمپێریت داناوە بۆیە بەڕاستی بڕوام نییە بۆ ئاسانیە کێشەی کارەبا چارەسەر بێ کێشەی کارەبا لەسەر ئاستی حکومەت وەزارەتی کارەبا بێ چارەسەر بێ بەڵام ئەوەی ئێستا پەیوەستە بە جۆزەی 16 ئەمپێریەوە ئەبێ بەرپرسانی شار و ئەوانەی پرۆژەکەیان جێبەجێ کرد لانی کەم داوای لێبوردن لە خەڵکی سێ سادق بکەن و پێیان بڵێن ئێمە لەم پرۆژەیە فەشەلمان هێنا و ئیتر بەڕاستی داواکاری گشتیشە خەبێتە سەرخەت من نازانم داواکاری گشتی لە پرۆژەیەکی وا لە کێشەیەکی وانەیەتە سەرخەت ینی ئیشی چییە ڕۆڵی چییە بۆیە بەڕاستی داواکاری بۆ بەدەوە داچوون بکە بۆ ئەوەی کەوا بۆ ئەم پارە زۆرە لە خەڵک وەرگیرە و بۆچی نەبووە مایەی خێر بۆ خەڵکی سێسایق و پرۆژەکە ئاوا فەشەلی پێێنرا زۆر سپاس بۆ بڕێ سالار مەحموود ڕۆژنامەنووس و چالەکەوان لە سێ سادقەوە لەگەڵ مامون بۆ ئەم تەوەرەیە قسە لەسەر کێشەگرفتەکانی کارەبای سێ سادق بۆ هیوایە و کێشەگرفتانە شارەسەر بوون و تەواوی کوردستانیش لە حاڵەتێکی تەندروستی ئارام و ئاسایی دابژین بیرانەی عەزیز سپاس بەخوا لەگەڵ هاوکارانم لە پەیامەوە بە هاوکاری هاوکارم دانیال نورەدین بڕگە بابەتەکانی ئەمڕۆی پەیامی ڕۆژمان پێشکەشکردن بەخواتان سپێری خواتان لەگەڵ